بەڕێزان لە هەر کوێن سڵاوتان لەبێت دڵتەنگم بەوەی کە بە دیدارتان شاد دەبمەوە لە پرسێکدا کە ئەبوو ئێمە زۆر دەمێکە ئەم خەم و مەراقانەمان تێپەڕاندایە. بەداخەوە ئێڵێم ڕۆژگارێ هەمووان وەکو کورد نەک بەس بەتەنیا لە باشووری کوردستان لە 4 پارچەی کوردستان هەمومان عەوداڵی ئەوە بووین بزانین کەس و کارەکانمان کە ئەنفال کراون گرد و تۆزیان تێکەڵ بە لمی کام بیابانی ئەم وڵاتە بووە کە پێڵێن عێراق. بەڵام بەداخەوە ئێڵێم کە دۆزرانەوە سۆراخ کران ئەگەرچی هێشتا زۆرێکیان هێشتا هەر لە بن خاکدان، بەڵام وا بۆ 5 ساڵەچێ 171 ڕوفاتی پیرۆزمان لە بەغدایە ناچن بەلایەنەوە بیان هێننەوە بۆ کوردستان. لەوە گەڕێکە جەستەی پیرۆزیان وەکو مرۆڤ وەکو قوربانی وەکو شەهید پیرۆزی خۆی هەیە، بەڵام لە هەمان کاتدا ئەوان سمبوڵە معنەویەکەی قەزیە گەورەکەی کوردن کە بە درێژایی مێژوو پاکتاوی نەژادیە کرێ. ئایا کێ کەم تەرخەمە لە هێنانەوەی ڕوفاتی پیرۆزی ئەنفالەکان؟ ئایا ڕەوایە 5 ساڵ چەند ساڵ چاوەڕوان بوون لە بن خاکدا نەڕزین، ڕەوایە هەوا لێیان بات و جەستەیان شیتاڵ بێت و شی بێتەوە؟ بەبەرچاوی خۆتانەوە چەند وەفدی کورد چووە بەغدا بۆ پارە؟ ئایا چەند وەفد چوو بە تایبەتی بۆ سۆراغی ئەوان؟ ئایا بەهانەکان چین؟ تاقیگەیە؟ DNA؟ ئایا هەموو ئەمانە هیچ چارەسەرکردن نەبوو؟ ئایا دروستکردنی مختبەرێکی DNA لە هەرێمی کوردستان ئەوەندە شتێکی سەخت و زەحمەت بوو ئێمە چاوەڕێی ئەوە بکەین کە خەڵکی بێگانە کەم تەرخەمی بکا بەرامبەر بە پشکنینی DNA ئەوان ئێمەش لە دوورەوە سیر بکەین؟ لە هەمان کاتدا بەڕاستی بەڕێز وەزیری شەهیدان زۆر گلەیم لێت هەیە، لەبەری ئەمە دووەم بەرنامەیە من لەسەرم پرسەی کەم بەرنامەی پێشووتر بە دیارە خۆم قسەم لەگەڵ نەکردبووی، بەڵام ئەم جارەش و جاری پێشوش بە ئامادەکاری بەرنامەکەمە دوتبوو تۆزێ دوای بخەن ئەیانهێنینەوە ئیشی تیاکەین. ئەمە کەی 5 ساڵ بەز نییە؟ ئایا ئەوە قەزەیەکی وا کەمە؟ ئایا پێتان وانییە ئەمە مەدلولی گەورەتری ئەبێت؟ پێتان وانییە ئەمە ئەبێ بەداخ و جەخار و ئەچێتە دڵی گەرمیانیەکانەوە، ئەچێتە دڵی کەس و کاریانەوە؟ ئێستا من ئەزانم جەنابەت لێرە نیت، ئەزانم بەرپرسیارێکی گەورەش نەهاتووە بۆ بەرنامەکەم، لەبەری بەرنامەکە لەسەر قەزەیەکی جەوهەریە و ئەزانم ئەو قەزیە جەوهەریانەی کە لەسەر ئەم بڵندگۆیە مناقەشاکرێ زۆرێکتان پرسیارتان وەڵامتان پێنیە بۆ پرسیارەکانم کە وەڵامیشتان پێ نییە. ئەگەر بە دواداچوونی جدی هەبوایە سەدان وەڵامتان پێ بوو، وەڵامی دەمکوتکەری منتان پێ بوو کە پڕبەدڵ حەزەکەم دەمکوتم بکەن، بەڵام وەڵامێکتان پێ بێ بۆ کەسوکاری سەربەرزی ئەنفال. بەهەرحاڵ هیوادارم بینەرێکی جدی بەرنامەکەم بیت جەنابی وەزیر، هەموو ئەوانەی کە حکمی ئەم وڵاتەکەن. ئەوەی کە لێرەیە ئێستا خۆشبەختانە هەندێک میوانی پەیوەنددارن، یەک لەوانە کاک کاروانە کە هەر جارێ پێم وتووە تەشریفی هێناوە، هەروە کەسوکاری سەربەرزی ئەنفالن لە ناوچە جیاوازەکانی گەرمیانەوە هاتوون. بەخێر هاتن سەر چاوەکانم. سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. حەزەکەم بۆ خوشکە کاژاو ڕێژاو حەزەکەم چەند خولەکێک بە بێدەنگی بوەستین وەکو چالاکوانێک و وەکو کەسێک کە سەری نایەوە بە چاوەڕوانی گەڕانەوەی ڕوفاتی دوو مناڵەکەی فەرموون. ڕۆحان شادە و ئێوەش خوا سەبووری هەموو لایەکمان باتەوە. بە خێراتن سەر چاوەکانم با بەیەکەوە سەیرێکی ئەم ڕاپۆرتە بکەین. فەرموون. 35 ساڵە دێت و دەچێت، زامی گرانی ساڕێژ نابێت و چاوەڕوانی هەر کۆتایی نایەت. تەمەنامەکە بە ڕاستیر منیش بزانی بە گۆڕی باوکم لەناو ئەمانە هەیەیاننا. شێرزاد خورشید تاکە داوایەوەیە هیچ نەبێت ئێسک و پرووسکی باوک
خوشک و بران فالکراوەکەی بگەڕێنەوە گەرمیان تا جار بە دیار گۆڕەکانیانەوە کەمێک ئەو دڵی سەبووری بێت. تا ئێستا پشکنین بۆ ڕووفاتەکان نەکراوە، سامپڵ لە کەسوکاریان فال وەرنەگیراوە. ئێستا لێرە و لە سەماوەیش ئەم گۆڕانە هیچ جیاوازیەکی و تۆ نابینم، جگە لەوەی لێرە لە زێدی خۆمانایە. ئەگەر نا من نازان مێسە باوکم لەنا ئەم گۆڕانە هەیەیانێ، باوکی تۆ ئەو هەر کەسێک کە کەسوکاریان فالە لەنا ئەم گۆڕا هەیەیانە. ئەمە ینی جێگەی نیگەرانی کەسوکاریان فالە، جێگەی ئەوەیە کە ینی ناومێدین لە دەسڵاتێک کە 33 ساڵە خەمێکی جددی لە کۆستێک لە تاوانێک نەخواردووە کە تاوانێکی نێودەوڵەتیە. لێرە لە دادپزیشکی بەغدا 4 ساڵە 173 ڕووفاتیان فالکراوان لە چاوەڕوانی پشکنینی DNA دان، بەڵام بە بیانووی جیاواز و لە سەروی هەمویانەوە تەرخان نەکردنی بودجە ئەمڕۆ سبەی دەکەن. دەستگای شەیدانی عێراق تیمێکی پێکەناوە تاوەکو بێنە هەرێمی کوردستان و نمونەی خوێن لە کەسوکاریان فالکراوان وەرگرن، بەڵام ئەوانیش کاتێکیان بۆ تەواوکردنیان پرۆسەیە دیاری نەکردووە. مؤسسة الشهداء بادرت إلى دەستگای شەهیدان دەست پێشخەری کردووە و تیمێکی تایبەتی پێکێناوە تاوەکو بچنە هەرێمی کوردستان بۆ ئەوەی نمونەی کەسوکاری ئەنفالکراوان وەربگرن تاوەکو بتواندرێت کەسوکاریان بناسرێنەوە. کارکردن لەسەر ئەم پرسە بەردەوامە، پشتیوان بەخوا ئەنجامی دەبێت تاوەکو پشکنینەکان لەگەڵ کەسوکاریان دەرکەوێت بۆ ئەوەی ڕادەستیان بکرێتەوە. مع ذويهم حتى يتم تسليمهم. بەپێی بەدواداچوونی لیژنەی شەیدانی پەرلەمانی عێراق بۆ تەواوکردنی پشکنینی ئەو 173 ڕووفاتە پێویستە 1 ملیار و 500 میلیۆن دینار تەرخان بکرێت. بۆ مەژن و سراویان بۆ حکومەتی عێراق کردووە، بەڵام لەمەشیان هەر دەستیان پێ دەکەن. وەکو لیژنەی شەیدان و زیندانیانی سیاسی داوامان کرد کە بەڕێز وەزیری تەندروستی عێراق لەگەڵ مدیری تۆبعەدلی بانگێشتی ناو لیژنەکەمان بکەین تاوەکو ئەوەی کە بزانین بۆچی ڕێگرن یاخود هۆکاری نەگەڕانەوەی ئەم ڕووفاتانە کە کێشیان بۆ دروستەکەی هۆکارەکەی چییە، بەڵام بەداخەوە لەبەرەوەی کە چەند ئەوەی کە پشووی پەرلەمان ڕاگەیەنرا و خۆتانەزانن کە بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر کارەکەی لادرا ئەو بابەتانە هەموو تاخیر بۆ کاتێکی نادیار. لە 182,000 ئەنفالکرا و تاوەکو ئێستا کەمتر لە 4,000 ڕووفاتی ئەنفالکراوان گەڕێنراونەتەوە بۆ هەرێمی کوردستان. 11 گۆڕی دیکەی بە کۆمەڵی ئەنفالکراوان هێشتا کاری هەڵدانەوەیان بۆ نەکراوە. لێرە لە بەغدا چیتە هەر دەستگا و شوێنێکی فەرمی دەست لە سەرسنگ و بەزارەکی هیچیان نێشتۆتەوە تا بۆ ڕووفاتی ئەنفالکراوان و تەنانەت کە سوکاری ئەنفالکراوانش دەیکەن، بەڵام لە ڕاستیدا ئەوە نابینرێت. ئەوە تا زیاتر لە 170 ڕووفاتی ئەنفالکراوان 4 ساڵە لە دادپزیشکی بەغدا پشتگوێ خراوە. ئەمە وای کردووە حکومەتی عێراق هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکانی دیکەش ڕابگرێت. ئەمەش بە ترسی لەسەر ونبوون و شێواندنی ئەو گۆڕانە دروست کردووە. هەڵکەوت عەزیز ڕووداو بەغدا. ئەوە حاڵ و مەسەلەکەیە کە ئەیبینن. خاڵە کاروان بەخێر بیت، ئێوەش بەخێر بێنەوە. ئێستا ئەوەی کە ئێوە بەدواداچوونتان کردووە کەم تەرخەمیەکە چییە لە نەهێنانەوەی ئەم 170 وابزانم زیاتریشە ئەم ڕووفاتە بەڕێزانە؟ بەڵێ زۆر سپاس. لە ڕاستی ئەم گۆڕە لە 2009 هەڵدراوەتەوە لە ناوچەی تەلشێخ سەر بە پارێزگای سەماوە و لە 2009 لە توبعەدلی بەغایە. بە پێی قانون ئەم تەرمانە هەر تەرمێکە چێتە توبعەدلی لانی کەم لانی زیاد با بڵێن نابێت 2 مانگ زیاتر بمێنێتەوە. بەزەوە 5 ساڵ. بەڵێ توبعەدلی لە 2 مانگ زیاتر مایەوە بە پێی قانون نەبێ بە خاکی بسپێرێ لە با بڵێن بە شێوەیەکی نادیار تەرقیمێکا دوایی خاوەنی دۆزرایەت تەرمەکان تەسلیمەکاتەوە. بەڵام ئەمە لەبەرەوە قەزەیەکی ئینسانیە نەتەوەیە سیاسیە و لەبەرەوە ئێمە زەختمان کردووە چونکە ئێمە لە ڕاستی 2 ساڵە لە پەرلەمانین و ئەرکی ئێمە کاگڕنج ئەرکی ئێمە ئەرکی فشار و چاودێریە. ڕاستە تەرەفی سەرەکی لەم کێشەیە لەم کەیسە حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی شەیدان و کارباری ئەنفالکراوەکانە. وەزارەتی شەیدان گوایە کۆرۆنا هۆکار بۆتەوە ئەمە بە عەقڵ تاچێ؟ نازانی چۆنە وەک توبعەدلی بەغا وەزارەتی سەحەی بەغاش هۆکارە و ئەوان مسەببن و کەم تەرخەمن، بەڵام لەبەر ئەوە ئێمە خاوەنی تەرمەکانین.
تۆ ئینسان کە تەرمی ئەزیزێکی لە شوێنێک بێ ئەم بچێ بۆ دوای تەرمەکە نەکبیهێنەوە بۆ دەرماڵ بۆی لە دەرماڵداینن بڵێنەوە تەرمەکە. بەڵامەوە تاریق جیان بەخش لە ناو راپۆرتەکە ئەسەنەڵە ئێمە دەست پێشخەریمان کردووە. نا بەعکسەوە ئێمە کاگەڕنج دووسێ بیان و هەیە بۆ ئەم کەیسە. دیارە بیانووی کۆرۆنا بیانووی ئەمانە بیانوویە کە منطقی نییە چونکە 4 ساڵە ساڵێ بۆ کۆرۆنا جوانت فەرموو وتت هەرچیەک بێ سەبەبەکە بەغا بێ کێ بێ بەڵام کورد خاوەنی قەزیەکەیە. ئێمە بەقەدەر گەورەی قەزیەکەمان هەستەکەی لەسەری سەرێ ڕاتا خوارێ بە دوواداچوونی جدیمان کردووە احتیمامەکەمان بەقەدەر ڕووفاتەکانمان بووە. من زۆر بەڕاشکاوی ئەڵێم هەتا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ستراتیژێکی نییە چۆن لەگەڵ ئەم کەیسە گەورە مامەڵە بکە کە کەیسێکی گەورەی نەتەوەییە و کەیسێکی گەورەی لە ئاسی ئەتوانین بڵێن جیهانی شەیانی ئەمە جینۆسایدە و محکەمەی باڵای تاوانەکانی عێراق ئەمەی بە جینۆساید ناساندووە. بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە 92 تا ئێستا هیچ جۆرە سیاسەتێکی ڕوونی نییە و ستراتیژ نییە و قەزیە نیە لای حکوومەتی هەرێمی کوردستان. پارەکە هیچ پەیوەندیەکی هەیە ئەو ملیار و نیوە؟ نا پارەکە ئەو شێکێکە لە بیانوەکان ئەو شێکێک لە بیانوە باشە گریمان عێراق نایدا خۆمان بۆ هەرێمی کوردستان قانون هێنانەوەی لەسەر عێراقا. بەڵام جەنابەت ئەندامی پەرلەمانی و نوێنەری شەرعی خەڵکی کوردستانی خۆ عێراق چه ئیلتیزامێکی بەرامبەر بە کوردی نەکبەت جێبەجێ کردووە بۆ زینۆکانی شتاوەکو بۆ شەهیدەکانمان بیکا وەنیە ئەبێ چاوەڕێ ئەوە بکەین و ئەو نەیکرد تەواو بە پێی مادەی 6 مەقابری جەماعی زۆر ڕوونە هەڵدانەوەی گۆڕەکان جاکردنەوەی تەرمەکان ئەنجامدانی فەحسی DNA هەتا تێچووی گەڕانەوەی مەراسیمەکە و بە خاکسپاردی لەسەر عێراقا 4 ساڵە بۆ تەعەن نەکراوە. من لە ڕۆژی هەفتەی نۆی 2000 پەرلەمانتارێکمان نییە لە دادگای باڵای فیدراڵی من تەعەنم کردووە شکاتم کردو داواکاری گشتی بڕواکەی زیاتر لە 10 جار من فشار کراوە سرم آخر هەفتەی ڕابردوش کە منم شکاتە سەحب کرد. باشە ئەمە خەرقی دەستورە ئەمە خەرقی دەستورەوە جێبەجێ نەکردووی فشار هەیە لە ملالولە نابێ ئەمە قەزیە گەورەکەینەوە طبعا زۆر بەڵێ وا تەفسیرەکرا ئەمە ئەم سکاڵای من بۆ ئەوەیە کە هێنانەوەی ڕووفاتەکان تەخیر بکرێ نەخێر بەعکسەوە ئەمە ئیلتیزاماتێکی هەرە بچووکی حکوومەتی عێراق بەرامبەر بە بەرپرسارەتی ئەخلاقی و قانونی خۆت بڵێ سکاڵات کردووە لە هەفتەی نۆی 2023 لە داواکاری گشتی عێراق. باشە بڵێ ئەی ناتوانرێ بڵین لە ئاستێکی باڵاتری شاشکات بکرێ؟ کاگڕۆژ من کەوتم کورد ستراتیژی نییە کورد ئەگەر ستراتیژی بواە حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان سەرۆکایەتی هەرێمی کوردستان چونکە ئەمە کەیسێکی گەورەیە غورفەیەکی عملیاتی گەورەیان دروستە کرد چونکە لە ڕاستیەوە بە من ناکرێ خەڵکی زۆر تایبەت لە بریەوەی هەموو فراکسیۆنەکان بێنە تەکت بە پێچەوانەوە پێیان وتی کاروانگیان دان بە خۆتا بگرە و سەحبی سکاڵاکەت بڵێ. ئێمە یەکێکتر لە کێشەکان فراکسیۆنە کوردستانیەکان و پەرلەمانتارە کوردەکان لە ڕاستیە ڕوویاکی هاوبەشمانە چۆن کار لەسەر ئەم کەیسە بکەین. من بۆ خۆم پێم وایە ئەبێ بە پێی قانونی مەقابری جەماعی ئەبێ بە فەحسی DNA بێتەوە بۆ هەندێک ئەڵێن نا با بیهێنینەوە و 4 ساڵە لەوێ یعنی بۆ نەتانێ ناوەتەوە 4 ساڵە. کاگڕەنج یەکەم لە ڕووی قانونیوە ئەو قسەی و بۆ کێیە بۆ چ جیهاتێک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی شەیدان وەڵامیان کورد لە بەغا کە هەموو یەکرێتەوە لە ئاسی پەرلەمان لە ئاسی خۆی هەرچەندە بۆ نمونە جارجار ڕەخنە لە وەزارەتی شەیدان کە ئەگرم لەم چەند بەرنامەی لەس بۆ کە سوکاری خۆم و کە سوکاریان فاڵم کردووە بەڕاستی ئەمە بەس بەرپرسیارەتی کە عەبدوڵڵا نییە ئەمە بەرپرسیارەتی گەورە و بچووکمانە وەکو کوردوانە بڵێ لە سەرۆک کۆمارەوە لە سەرۆکی حکوومەتەوە لە کاک مەسرورەوە لە کاک هەمووی ئەوانە چ لە بەغان و ئەمانشی کە چ لێرە نێچیروانەوە کاک قوبادەوە هی هەموو کەسێکە وەناگڕنج ئەگەر ئەم حکوومەتە لە 2000 لانی کەم لە دوای 2023ەوە هەڵمەتێکی نیشتیمانی بکردایە ئەوەی کە سوکاری ئەنفال ئەوەی کە سوکاری ونبووی هەڵەبجەیە هەڵمەتێکی نیشتیمانی بکردایە سمپڵی DNA وەربگردایە بیپاراستایە ئێستا کە گۆڕێکە دۆزرێتەوە پێویست ناکە عەزەتی کە سوکاری ئەنفال بدرێ تۆ داتاکانت ڕاستە ماوەیەک لە فڕۆکەخانە بووە بڵێ ماوەیەک لە فڕۆکەخانە بووە ئەو ڕووفاتانە دوایی چۆتەوە شوێنی تر نا ئێمە من لەگەڵ چەند شوێنی کردووە خاڵە کاروان ئێستا وی ئاخر جار کە ئێمە بینیمان لە خاڵە سلێمانیانەیە بێ بڵم خاڵۆ ئێمە ئاخر جار کە سەردانمان کرد تەرمەکان لە توبعەدلی بەغایە بە شێوەیەکی جوان پارێزراوە چونکە ئێمە پێمان وتن کە قبوڵ ناکەین هەرچەندە لێرە و لەوێ مەسەلەن داعایە کرا کە لە ناو براوەیە ئەمە تەرمەکانەمە
ئەمە تەرمەکانە هەمووی لەناو بۆکسە هەموو بۆکسیە تەرقیم کراوە ژمارەیە و هەموو ژمارێک لە کۆمپیوتەر داتاکەی هەیە ئەم بۆکسە ژمارە بۆ نمونە ژمارە 20 لە داتاکە نووسراوە ئەمە مناڵە کچەیە کوڕە تەمەنی چەنەوە چی لەگەڵا بووە وەزانم هەندێکیان بەس چەند پارچەیەکی جەستەیانە هەموو 1970 تەرمە لە کاتی هەڵدانەوە چەند پارچێک لە ڕووفاتەکان ماوە تەرمێکی تر تەکمیلە ناکە ئەم کێشەیە ئەمەری کاتی هەڵدانەوەکەیەتی و بەشی زۆری ئەوانەی لەم گۆڕەن ژن و مناڵن بەشی زۆری مناڵن 5 ساڵە بینەرانی بەڕێز ئەوە ینی ئەوە دلیلێکم ئەوە بۆ 5 ساڵە یەک کەسمان لە بەغدایە چاوەڕانی پشکنینی دێنەیە 171 کەس ئەوە ناسنامە چواریان منداڵن یەکێک لە قوربانیەکانە خەڵکی منتەقەی جەلەمۆردە کە سوکاریان کەواتە هەندێکیان ئەسڵ پشکنینیشی ناوێت بەڵێ ئەمە نەکەوە دیارە ینی مناڵ و ئەوانەی زۆرتیا بۆ قەترەیە شروبی مناڵەوانەیە ئەمە مەمە مژەی منداڵە ئەوە تەزبیحی ڕەنگە بابی بێت ئەمە دەرمانەکانیانە قەترەی چاوەکەیانە ئەمە جزدانەکەیانە ئەمانە باش ئەمانە وەرگیراونەتەوە ئەمە وەرگیراوەتەوە هەمووی لە کارتۆن دانراوە ئەوە ئەبێ لەگەڵ تەرمەکان وەربگرێتەوە لە مۆزەخانە یاخود لەو مۆنێمنتانە ئێمە هێمانە ئەوە ئێستا پارێزرایەوانە بەس ئەوانە ئەوایە بەجیاژ بێت کارتۆنی گونی لە مەغزەنە دانراون خۆتە زانی جوولەکەکان ینی چەندین مەتاحفیان لە دنیا مۆزەخانەیان دروست کردوەکان وەکو بەس بەتەنیا بۆ پێڵاوەکانە بە پارێکی خەیاڵی ئەگەر جوولەکەکان هەر شتێک بدۆزنەوە کە پەیوەندی بە هۆڵۆکۆستەوە بێ بە پارێکی خیاڵی کردنەوە بۆی لە مۆنمنتەکانیان داین ئەمە بە پێی ئەو ئەم جلو بەرگانە لە بەغداد قیاسەکەی بەڵێ بە پێی قیاسەکەی ئەمە پێش 6 ساڵە ئەو مناڵەکە این بووە یعنی ئەم مەمەمژە و دزدان و تەزبیح و هەمووی ئێستا لە بەغدایە بڵێ بەداخەوە لەبەر ینی شتی زۆرتری تیا ناترسن بفەوتە ینی خوانە خواسە ڕەنگە شۆرتێکی کارەبایە باران ئاوێک شتێ بچێت ناو مەغزەنەکەەوە مووی لە دێت خۆت ئەمانەت بە وەزیر و تووە من لەگەڵ وەزیرێش کۆنتاکێکمانیە بەداخەوە بە وەزیری سەحەم وتووە بڵێ بە مدیری تو عەدلی بەغام وتووە ئەوە لەناو کارتۆن دانراوە بەڵام ئەمە پارچەی جەستەیانە نەکشتومەکەکان نەوشتومەکەکانە داوای لە بڕنەکەم نازانی چەند کارتۆن جلوبەرگ و مەمەمژە و تەزبیح و زۆرە لە مەغزەن دانراوە بەڵام بەداخەوە ئینسان کە چێتەوێت تووشی حاڵەتێکی نەفسیە بێ ناتوانێت ینی زۆر بەدوای شتانە بگەڕێ ینی زۆر ئەوانەی کە تەسکەرەکانیان بە تەنیشتیانەوە دەرهێنراوەتەوە کە سوکاریان دیارن کێن بەڵێ من یەکێ لەوانە پەیوەندیان پێوە کردم بڵێ ئادەیە و مایکەی بەرە ئەوەی ناوی دایکێک لەوانەی تەسکەرەکەی چیتۆیە ئامۆزامە عەبدوڵڵا کەریم ئەحمەد ئەوە ڕۆژێک پێشەوەی کە یعنی بژیرە بەیەکەوە ئەو ڕۆژێک کە ژیرا هەردووکمان یعنی ڕۆژێک پێشەوە بەیەکەوە بووین ڕۆژێ پێشەوەی ئەنفال بکرێت کە عەبدوڵڵا کە تەسکەرەکەی ئێستا لە بەغایە وەدەستەی لەناو کارتۆنێکە بەیەکەوە بوون بەڵێ ئەو ڕۆژێ پێشەوە کە ئێمە لە چەمەکەیە بووین کە قەوەتەکە لە ناو دیەکەیە بوو ئێمە لە چەمەکەیە بووین بەیەکەوە بووین بەڵام وابزانم جەستەکان ژن و منداڵن بەڵام ئەمە تەسکەرە لە گیرفانی گەنجێکا بووە کاروان بەڵێ لە گەنج بوو لە تەمەن خۆما بوو لەگە دایک و باوکی نەما بوو لەگە براکان و خوشکەکان و دایشە باشە تەسکەرەکە پێتانەڵێ کە ڕەنگە مناڵەکانی ئامۆزاکانی خانەوادەکەی لەناو ئەو 170 بنوانە گڕەنجبن سێ بران بە ماڵ و منداڵەوە گیراوە یعنی بە خێزان و کەسی نەماوە سێ خوشکم بە ماڵ و منداڵ و هەمووی گیراوە یعنی ئەو ڕۆژێک کە ئەوە گیرا عینە خوشک و براو کە سوکاری من لەگەڵ ئەوە بوو یعنی سەید گومانێکت نییە چاوەڕوانی ئێستا چاوەڕوانی گەڕانەوەی ئەم 170 چاوەڕوانی چەند ساڵە چاوەڕوانی ئێمە لە 1970ەوە ئێمە لە دوای ئەوەی دۆزراونەتەوە چیتان کردووەتان لێگرێ چ سۆراغێکتان کرد چوونەکوێ وڵی ئێمە نوێنەرمان هەر چووە بۆیە ئەو تەسکەرێ دۆزاوەتەوە لەوێ نەک ئەوە برایە ئەو خەڵکی کانین زیرە برای ئەوشی هەر تەسکەرەکەی هەر دۆزاوەتەوە لەگە ئەوە بووە جەنابەت فەرمایشتەکانت فەرموو هیوادارم دواتریش بتوانم بێمەوە خزمەتت
قوربانی دڵت بم خاڵۆ گیان بەخێر بێ هەرچەندە مایکشی لێ مایکەکەی کەم بەنێ بە بێم فەرمایشتەکانە فەرموو لەناو ئەمانەیە تەسکەرەی براکەتی تێدا بەڵێ بەس نزیکی خەیتەوە لەناو ئەو هەویانی کە دۆزراوەتەوە دیارە بیسەوەیە یەکێ لە هەویەکان برای منە وای ساڵای خۆم هەیە ئیتر ئەوەی کەماوەتەوە پێم وایە وەزیری شەیدان خۆی لەم کەیسە ئەدزێتەوە باشە کە سوکارتان هیچ شتێکی تر هیچ ئاماژەیەک هیچ مستیلەیەک هیچ جلوبەرگێکی تری نەناسیوەتەوە لەناو ئەم 170 کەسە وەکو جلوبەرگ نا بەس وەکو ئەوەی کە هەویەکانیان بێجگە لە تەسکەرەکە چی تر ناسراوەتەوە لە ئاوایەکەتان تەنها تەسکەرەکانە دۆزراوەتەوە هیچ شتێکی تر وازانیە کە بڵی دۆزرابێتەوە شتەکانیش تا ئێستا ئەلان نەکراون عمری چەند ساڵ بوو ئەو کاتەوە برات ماڵی 71 و براکانی تریشمی لەگەڵا بوو خوشکمی لەگەڵا بوو ئەڵەن زۆری خەڵکی شوان و ئاغجەلەرن بەڵێ خەڵکی ئاغجەلەرە خەڵکی کانێنجیرە جەلەمۆردە هەیدەربەگە منتیقەی شوانە یعنی ئەو بیسەوەیە چواریان فالە بەڵێ من خۆم 11 کەس منفالە دوو برا و خوشکێک و سێ خوشکەزا منفالە دوو مام منفالە یعنی ئەوانش هەمیان بەیەکەوە ژیراون هەمیان بە یەک ڕۆژ کەواتە کاکاوڕە کەواتە ئەم دوو فەرمایشتەی ئەم دوو بەڕێزە فەرمویان یعنی پرۆسەکە ئاسانترەکە ئەتوانرێ خوێن لە بری ژمارەیەکی زۆر خەڵک وەربگیرێت جارێ وەکو هەنگاوی یەکەم ئەو خانەوادانەی کە نیشانەکان دیارەکە سەر بە چ خانەوادەیەکن سەر بە چ ئاواییەکن سەر بە چ ناوچەیەکن وانە کەواتە پرۆسێ زۆر ئاڵۆز نییە بۆ جۆرەی کە 4 بۆ 5 ساڵ لێمە چاوەڕوانی ڕوفاتە پیرۆزەکانمان بین وانە زۆر سپاس بۆ بەڕێستان بە خێراتنی هەموو بەڕێزان ناکەین کە سوکاری سەربەرزی شەهیدان سەری ڕێز بۆ سەرجەم شەهیدانی ئەنفالکراو دانوێنم کاک ڕەنجێمە وەکو کۆمەڵی داکۆکی لە پرسی ئەنفال 16 پێنجی 2022 سەرەڕایەوە لە پێشتر چەندێک کارمان لەسەر ئەمە کردووە بۆ هێنانەوەی ئەم شەهیدانە و من خۆم چوومەتە سەر گۆڕی شەهیدەکان لە 2019 بە ئامادەبوونی بەڕێز کاقوبات بە ئامادەبوونی بەڕێز وەزیری شەهیدان بە ئامادەبوونی بەڕێز قایمقامی یعنی بێجگە لە ڕوفاتەکان چەندین گۆڕی تر هەیە هێشتا هەر لە تەنیشتی گۆڕی تر هەر لە تەنیشتی ئەم گۆڕی کە هەڵدراوەتەوە دوو گۆڕی تری ئەمە پارێزگاری سەماوەیە کاتەکان بەدەرەوە هەنێکی بەڵێ ئەگەر یارمەتی وەڵای یارمەتی دەدەم بەس تۆش یارمەتیم بە پاش ئەم ناوەڕە بۆی ڕاد نەگرم ڕوخسەتەیە باش بینەرانی هێژا ئێستا دێمەوە بەڕێز کاکاوڕێ جەنابتم ڕاگرت بەڕاستی پرسیارێکم لە کاکاروان کرد ئەمەوێت لە جەنابی شتی بکەمەوە قسەکانی تریشت سەربار بکەی سەربار واتە ئیزافە ئەویش ئەوەیە خۆتەزانی شیعەکانیش گۆڕی بە کۆمەڵیان زۆر دۆزرایەوە ئایا ئەوان حاڵیان وەکو حاڵی کووردە یانە خێرەوان قەزیەکانی خۆیان یەکلایی کردەوە پشکنینیان بۆ کرد هەمویان دۆزیەوە سپاس بۆەوەی خزمەتی قسەکەت بکەم ئاماژە بەو کۆبوونەوە تایبەتە بدەم کە لەسەر هێنانەوەی ئەم 170 شەهیدێکی ئێستا لە پزیشکی دادوەریە 16 پێنجی 2022 کۆبوونەوەیەکی لە ئەنجومەنی وەزیران کۆبوونەیە کرا ئێمە سێ ڕێکخرا و بەشدار بووین بە حزوری کاقوبات و حزوری وەزیری شەهیدان بە حزوری قایمقامی چەمچەماڵ و بە حزوری کاک تەیموری تاقانەی ئەنفال دوای گفتوگۆیەکی زۆر من پێشنیاری ئەمەم کرد کە پێم خۆشە بۆ بینەرانی ڕوودا و زۆر وازح بێ کە هەموو شتێک یەکلا ئەکاتەوە بە تەسەورم وتمان ئێمە ئەم شەهیدانەی کە لە پزیشکی دادوەرین شەهیدی ژن و منداڵن بۆی هەیە 3 شەهید 4 شەهید 5 شەهید سەر بە یەک ماڵ بن لەم گۆڕە 20 پێناس دۆزراوەتەوە ئەم 20 پێناسە ئاماژەیە بۆ کۆمەڵێک دیی ناوچەی ینی کارەکەی ئاسانتر کردووە کارەکەی زۆر ئاسانتر کردووە کاک تەیمور دەڵێ من لەم گۆڕە دەرچووم پێشنیارەکەی من وابوو بۆ ئەوەی هەنگاوێکی کورد بنین و زوو ئەم ئیشە جێبەجێ بکرێت پێشنیاری ئەوم کرد کە 15 کەس لە خەڵکی کوڵەجۆ کە دیەکی کاک تەیمورە لەو سێدەیەی کە ناسنامەکان ئاماژەی پێکەن کە شەهیدەکان بەشێکیان خەڵکی ئەو دێن
لە هەر دەیەک دە کەس ببرێ دەکاتە 45 کەس ئەم 45 کەسە ببرێتە پزیشکی دادوەری لە پزیشکی دادوەری فەحسی خوێنیان بۆ بکرێ و بەراورد بکرێ لەگەڵ فەحسی ئێسکی شەهیدەکانە. بەڕێز کاکاوڕێت چەند ساڵە ئەم مناقەشەیە ئەکرێ و ئەنجامی نەبووە؟ ئێمە لە سەرەتای دەرهێنانەوەی شەهیدەکانمانەوە کارمان لەسەر کردووە. یعنی نزیکی پێش 4 ساڵ پێش ئێستا ئەم پێشنیارانەتان کردووە. 5 ساڵە لە پێشتریشە حەزەکەم بۆ بینەرانی ڕوون بکەمەوە. ئێمە ئەم داوایە بە بەڕێز مام جەلال یادی بەخێر، بە کاک مەسعود، بە کاک نەچیروان، بە دکتۆر بەرهەم، بە وەزیری شەهیدان، هەموو خولەکانی وەزیری شەهیدان، بە هەموو خولەکانی پەرلەمان ئێمە وەک کۆمەڵی داکۆکی بە ئەرشیف لامە هەموو داخوازیەکانمان بەهێنانەوەی شەهیدەکانیش و بە پێداگری لەسەر جێبەجێکردنی بریارەکانی دادگا داومانەتە هەموو ئەو لایەنە بەرپرسانە، یعنی هەموو بێ ئستثنا پەیوەندیمان لەگەڵ هەمویانە ڕاستەوخۆ بوو و ڕاستەوخۆ پێمان لەسەر داگردووە کە دەبێ کار لەسەر جێبەجێکردنی بریارەکانی دادگا بکرێت. جگە لە تەسکەرەکان کە یارمەتی ڕۆشنکردنەوەی کەیسەکە دەدا هەمان پرسیاری کە لە کاکاروانم کرد، هەوڵتان نایەوە لانی کەم کەلوپەلەکان وەربگرنەوە بۆ ئەوەی کە تیان نەچێ؟ ئێمە بە سیفەتی ئەوەی وزارەتی شەهیدان معنیە بە قەزیەکە ئەزانم، یعنی فشارتان لە وەزارەت نەکردووە؟ بەڵێ. ئەمەتان لەگەڵ باز نەکردووە؟ بەڵێ بەتاکید. مەترسیت هەیە لە ناو بچێوەکو سەرۆکی کۆمەڵی داکۆکیکار لە پرسیەنفال؟ وەکو ترس لە ناوچوون تەسەور ناکرێت لە ناو بچێت، چونکە ئەو بە ئامانەتێکی نیشتیمانی مێژووی ئاخر تۆمار کراوە؟ تۆمار کراون لە پزیشکی دادوەری تۆمار کراون. کەلوپەلەکان تۆمار کراوە چەند پارچەیە، چەند مەمەمژەیە، چەند تەسبیحە؟ کە من لەگەڵ کۆمەڵێک بەشێکیان ڕەنگە ئێستا لێرە ئامادە بوون لە 2019 چوومانە سەر عینەکە لەگەڵ تیمی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان قسەمان کرد، ئەوەی کە ئێمە لە زاری ئەوان و بیستمان سەرجەمی ئەو گۆڕانەی کە تایبەتن بە کەسوکاری ئەنفالکراوەکان هەڵدراونەتەوە هەموو کەرەستەکان پارێزراون تاوەکو ئێستاکە، چ لە پزیشکی دادوەری چ لە وزارەتی شەهیدان پارێزراون. جا دەگەڕێمەوە سەر ناوڕۆکی ئەو کۆبوونەوەیە. ئەوە بۆ حکوومەتی عێراقیش بەڕاستی من کار ئاسانەکەم وا کرد کە حکوومەتی عێراقیش ڕەنگە بۆ ئەم 45 کەسە نەڵێ ئەرکێکی قورسە و ناتوانین. کاقوباد بەزار قورسی چییە؟ کۆیت فلس بە فلسی ملیارها دۆلاری لە عێراق سەنەوە، ئێستا هێنانەوەی ئێسک و پروسکی کەسوکارمان قورسە تێچووەکەی بەلای حکوومەتی عێراقەوە؟ تەنها وەکو بەڕێزکە کاروان ئاماژەی پێکرد بێ پلانی حکوومەتی هەرێمی کوردستان و وزارەتەکەی وەکو ڕێکخراوەکەتان کەم تەرخەمی بنەڕەتی خۆمانی نیا ئەوانن بە ئێمە و کۆمەڵە نەوەکو کورد خۆمانی نیا نەبەستم بۆ ڕاستەکەمەوە ئێمە هەر بەرپرسیانی لە قەزیەکە، چونکە ئەوەی کردومانە ڕەنگە لە ئاستی گەورەی قەزیەکە نەبێت لە ڕاستیە چیمان کردووە هێشتا لە کۆمەڵە ناکەم وەکو کورد خۆمان کەم تەرخەمتر نین؟ بەڵێ، چونکە خۆمان کاروان فەرمووی قەزیەکەی ئێمەیە. بەڵێ، من ئەمە یاسای قانونی گۆڕە بە کۆمەڵەکانە. ئەرەوەڵا ئەمە گەربام نشک کاکی ڕەنجیان مەسئلەی ڕوفاتی بەجازت ببرێتەوە، مەسئلەی ئەم ڕوفاتە پیرۆزانە و ئەم کەسوکارەی ئەم خەڵکە بەڕێزەی کە لێرن، ئەمە مولکی من نییە بەتەنیا، مولکی ئەم بەڕێزانە نییە، ئێستا مولکی نەتەوەیەکە. ڕاستە، مولکی نەتەوەی کوردە. یعنی من خۆم شانازیەکەم بۆی کە کەسوکارگەی من ئەهێنی لە هەر شوێنێک ئەینێژی بینێژە، بەڵام ئاماژەی پێ بدە ئەمە ڕوفاتی گۆڕێکی بە کۆمەڵی بێتاوانی کوردێکە لە سەما و لە باشووری عێراقا زینە بەچاڵ کراوە و ئێسێنراوەتە، بەڵام بەداخەوە کورد ئەم قسەیە لەواتێ بۆ کەناڵ تۆزین بە، بەڵام ئێمە ئەم دوو بەشی و ئەم خۆم و ئەم ئەوە وای کردووە قەزیێنەتەوەیەکانیشمان هەموو پشتگوێ خستووە. ئێمە لە مێژووە کۆمەڵی حاڵەتی جینۆسایدمان هیچ حاڵەتێکەیە مامەستای خۆشەویست کە سراعی داخلی بوو بێ بەهۆی ململانی ناوخۆیی بوو بێ بەهۆی دواکەوتنی یەکلاکردنەوە کاڵاکردنەوەی ئەم کەیسە؟ بەڵێ، من کاکە ڕەنجی ئەمە چەند حاڵەتێکی جینۆسایدمان هەیە لە جیهانە، هۆڵۆکۆست، ینی لە پایتەختی وڵاتەکەیە مۆنمنتی وە دروست کراوە و هەر کەسێک دێ سەردانیەکە. ئەمە من و تۆ کە مۆنمنتێکی گەورە و گشتگیر نییە بۆ ئەنفال و بۆ جینۆسایدی کورد، ئەمە لە فلەکردنی پرسەکەیە، ئەمە هەتا یاساکە کاکارۆن لە پەرلەمانی عێراقەیە ئەو یاسایی کە دانراوە. ئەزانی من بەوردی ئەم شەو دراسەم کرد، مادەیەکی دێ ئەڵێ تەسلیم الڕوفات ئیلا زەویهی، بۆکی نێوتو بۆ کوردستان بۆ زەویهی، بۆچی ئەمە بچووکردنەوەی قەزیەکەیە. من ئەگەر ڕوفاتەکەی خۆم کەسوکارەکەی من تەسلیمی خۆم کردەوە، من بە بچووکردنەوەی قەزیەکەی ئەزانم،
ئەبێ مۆنومنتێکی گەورەی بۆ بکرێ هەرچی کەلوپەلیان هەیە حاڵەتی هۆلۆکۆستمان هەیە کاکڕانج هەتا لە 1950 ئەو ساڵانەیە ڕوویداوەکو بەڕێز شارەزای و ئەزانی من شتێکم خوێندە من خۆم ئەو دەرەوەم نەبینەوە بڵێ وڵات چووم و باسیکەم بەڵام شتێکم خوێندەوە ئەڵێ تا 2015 ئەوان بەڵگەنامە ئەکردنەوە لە 2015 بەڵگەنامە ئەکردنەوە و فلس بە فلسیشکە ئیشیان پێ کردوون پارەکان بە کرێکاری حساب کرد و وەریان گرتەوە لە 2015 ئەڵێ سەرگۆزینەی بەریتانیا چۆتە ئەڵێ من هاتمە ئێرە ڕووداوەکەم بە چاوی خۆم بینی ئەی من کوا کوێم هەیە ئەنفالی پیشان بم یعنی ئەوەی کە ئاڵەی کورد کەم تەرخەمە بڵێ من لەم کورد کەم تەرخەمە کاکڕەنج کورد ئێمە یاسایەکیان داڕشتۆ ئەو یاسای هێنانی شؤون مقابر جەماعیە و تعلیماتی ژمارەیەکی 2019 کە بۆ ئاسانکاری جێبەجێکردنی کوردی زۆر هەیە لەوەشا وەکو قانونیەک یاساکە کەمە کوردەکە چییە ئەسڵەن وجودی کوردیتانە کاکارەوەیانە یەک نوێنەری بۆ عێراق وسراوە بۆ هەر بۆ عێراق ئەی من گۆڕی بە کۆمەڵ من مختصم بەڵێم ئەنفالە بتەوێ نەتوێ کوردستان و ئەنفال گۆڕی بە کۆمەڵ بە کوردستان ناسراوە یعنی یەک نوێنەری کوردیتە یەک دقە ڕخسەتەیە ئەم پرسیارانەتان وەکو کوڕانفالە گەمە خزمەتت باشە بەس بە کاک جەبارم لەگەڵە بەڕێوەبەری گشتی سڵاو ڕێزم بۆ تەیە کاک جەبار وەکو بەڕێوەبەری کاروباری شەیدان و ئەنفالکراوانی گەرمیان لەگەڵمای سپاسە دەکەم بۆ ئامادەیت خۆزگا ئەگەر لە ناو ستۆدیۆکەشم نەبووە لە هەولێرەوە جەنابی وەزیریش هەر لەگەڵ مابووە بەڵام تۆ لەوەی هیوادارم وەڵامی هەندێک پرسیارم دەست بکەوە بێجگە لە کورد زۆر گۆڕی بە کۆمەڵی شیعەکانیشی تێدا بوو ئەوان قەزیەکان هەروەکو ئێمە بە مۆلەقی ماوەتەوە یا ئەوان قەزیەکەی خۆیان جدیتر بوون لە کورد و دوایان کەوتن و یەکاڵایان کردەوە ئەمە پرسیارێک پرسیاری دووەم ئەوەیە کەم تەرخەمیەکە چییە با بە ڕاشکاوی ئەم شەو بیڵێن بەڵکو ئینشاءالله گوێیەک هەبێ بۆ بیستن لە وڵاتەدا کەیتر دوای ئەم قەزیە بکەوێ و وەکو 200 و نازانم چەند ملیارەکە چەند وەفدێ دروستکەن بۆ ئێسک و پرسکی کەسوکار و مناڵەکانمان بینێرن بۆ بەغدا. بەڵێ کاکڕەنج سەرەتا دەستخۆشیت لێکم بۆم بەرنامە سەبارەت بە پرسیاری یەکەمت بۆ ئەو گۆڕانە کە هەڵدراوەتەوە ئەو ڕاستی بێ من زاناری ئەوتۆم لەسەر نییە بەڵام پرسیارم کردووە ئەوان هەمویان بە یاسا بۆ خۆیان ڕێخستووە شتێکیش بوو بە یاسا خۆتەزانی جێبەجێ دەکرێت سەبارەت بە کەتەنخەمی بۆ هێنانەوەی یاخود هەڵدانەوەی ئەو ڕووفاتانەوە کەوا لە بیابانەکانی عێراقن ئەواتە لە خواری و عێراقن من خۆم ساڵی 2019 ئەوەی ڕێکخراوەکانی گەرمیان هەمووان ئاگانە من خۆم لێ لەگەڵ تیمەکە بووم ئەتوان بڵم سەرپەشی تیمەکەم کرد ئەوەی ڕاستی بێ ئەو تیمەی وەزارەت لەگەڵ ئەو تیمەی حکوومەتی عێراقی باوەڕ ناکەم هیچ تیمێکی ئەکادمی و زانستی ئاوا بێ ئیشەکان زۆر بەباشی ئەڕوا و سەبارەت بە هەڵدانەوەی ئەو گۆڕانە خۆدەزانی زروفی کورد لەو ناوچەیە چۆن بووە پێشتر لە ڕووی ئەمنیوە چەند شتێکاتە پێشەوە نەکراوەتەوە کاک جەبار کاکڕەنج ئیشەکان با بەجەنا بڵێم ئێمە ئیشمان کردووە وەکو وەزارە من بەش بە حاڵی خۆم ئەوەی گوێم لە هاوڕێ پێشڕەوە بوو خۆی ئاگادارە نزیکەوە من هەردەم هیچ من وەکو خۆم وەکو بەڕێوەری گشتی لێرە بەشداریم کردووە من وەکو بەڕێوەراتی گشتەکەم هیچ کەم تەرخەمیەکەم نەکردووە هەمدەم لەگەڵیان بوومە و بگرە چەند ڕۆژێکیش هاوڕێ پێشڕەوە خۆی ئاگای لێیە کە سەرۆکی ڕێکخراوەکە ئێمە لێوە بووینە منیش وەکو پێشکەشکار کەم تەرخەم بووم بەرامبەری هەموو کەسێک لەم وڵاتە بەرامبەر بە پرسی ئەنفال و بەرامبەر بەوەی کە 5 ساڵ 171 کەسمان دۆزراوەتەوە 11 گۆڕی بە کۆمەڵمان ئەزانین لەکوێ هەڵمان نەداوەتەوە هەمومان کەم تەرخەمین هەمومان بەرپرسیارین من کاتێک کە پرسیارەکەم مەبەستم پۆستەکەت و پۆزیشنەکەت نییە ئایا ئەم مەسەلەیە بۆ 5 ساڵی پێچوە و یەکاڵا نەکراوەتەوە چی بکەین بۆ ئەوەی ئیتر لەم سینوکیمە دەربچین و لە مەراسیمێکی بەشکۆدا بیان گەڕێنینەوە
من حەزەکەم لەسەر ئەوەی کەوا ئەو ڕفاتانە بگەڕێنە ڕوونکرێ و دەمە جەنابەت لە ماوەی ڕابردوودا بەڕێز کاقوبات کۆبوونەوەیەکی ئەنجامدا لەگەڵ بەڕێز جەنابی وەزیرە بۆ ئەوەی کەوا ئەو ڕفاتانە چیتر بەڕاستی جێی قوبوڵ نییە ئەوەنە تەخیر بوونە بێنەوە بۆیە ئێمە لەسەر ڕاستپاردەی بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت و جەنابی وەزیر کە لە کۆبوونەوەکە ئەنجاماندا لەگەڵ نووسینگەی بەڕێز کاقوبادا بۆ ئەوەی چی بکەین ئێمە لە ماوەیەکە لە ماوەی 15 ڕۆژە ئاگاداریەکمان لێدا بۆ ئەوەی کەوا هیچ کەسێک بێبەش نەبێ هیچ کەسێک لێی نێتە سەرمان بۆ ئەوەی تر ئەو ڕوفاتانە تەخیر نەبێتەوە لە بەغدای بهێنینەوە ئاگاداری کاقوبات کە ڕاستی قابلی قوبوڵ نییە زۆر جدیە زۆر نانوبردن و کەم تەرخەمی وەزیر وەڵامی چی بوو من کاک ڕەنج ئەگەر بڵێ قسەکانم تەواو بکەم ڕاستیەکەی من لە ناو جەرگەی کەسوکاری ئەنفالم لە هەڵقوڵاوی کەسوکاری ئەنفالم لەگەڵیان ئەم ڕۆژانە گویان لێگرم تەنانەت من کۆمەڵەکان شایەتیم بۆ بدەن کەسوکارشیان پرزگەیشم نییە هەر یەکسەر خۆیان ڕاستە خۆتێنە لای من گویان لێگرم و چی شەو بێ چی ڕۆژ بێ گویان لێگرم من ئەمەوێ ئەوە ڕاستکەمەوە هەموو کەس ئەزانین ئەوە زۆر تەخیر بووە بۆیە کاقوبات هات ئەو بەرپرسیارەتە بۆیە ئەگەر مەجالم بدەی باشتر ڕوونی کەمەوە هات بۆ ئەوەی کەوا ئێمە شتێک بکەین کەوا شتێکی شایستە بێ شتێکی نیشتمانی بێ شتێکی زۆر لەو ئاستی ئەو قوربانیەدانە بێ بۆیە بڕیاریاندا کەوا ئێمە ناونووسین بکەین بۆ ئەو کەسانەی کە تێن فەحسی DNN ئەکەن بۆ ئەوەی بزانین ئەمانە خەڵکی کوێن لەکوێ بنێژنێن شتێکی زۆر باش دەربچێ بۆ ئەوەی هیچ گلەیەک نێتە سەرمان چەند کەستان ناونووسیوە چەندی پشکنینی بۆ کراوە کاک ڕەنج ئەوەی ڕاستی بێ ئێمە پێشتر سیناومان نارد تەلەفۆنمان بۆ ڕێکخراوەکان کرد دابەشمان کرد بەسەر گوندەکانە بۆ ئەوەی بەپێی پێویست مەسەلەن هەر گوندێ و هەر ناوچەیەک چەند کەسێکمان برد بەڵام بۆ جاری دووەم نزیکەی تقریبەن 120 کەسێک هات ناوی خۆی نووسیوە ئێمە هەر ئەو ڕۆژێکەوە عینەکە تەواو بوو کاتەکەی تەواو بوو کاتی ئاگاداریەکە ڕاستەوخۆ لەگەڵ وەزیرە بە PDF نردومانە بۆیان بۆی کاری لەسەرەکەن ئەوەی منش ئاگادار بم ئیشەکان بە باشی ڕۆشتووە لە گەرمیان من ئەزانم لە گەرمیان 105 کەس و لە چەمچەماڵ 54 کەس ناوی تۆمار کردووە بەڵام پشکنینیان بۆ کرا بەڵێ ئێستا خۆت زانی پشکنینەکە ئەنجامەکەی بەراورد کرا لەگەڵ پشکنینە تۆزێک ئەبێت ئەگەر یەک مەجالێکم پێ بدەی بێ زەحمەت کاک ڕەنج ئێمە ئێستا ناردوومانە ئەوەی لەسەر ئێمەی ناردوومانە لە وەزارەتی ئیشەکە کراوە ئێستا ئەوە نزیکی 100 کەس بەردەوامە کاک ڕەنج یعنی ئەڵێ بەس ناوەکانیان لێ وەرگرتوین بەڵێ وایە ناوەکانمان ناردووە بۆ ئەوەی کەوا ئیشی لەسەر بکرێت خۆی ناوەکان گشتی ئەوە ماوەی کاک ڕەنج لەگەڵ منی بەڵێ قوربان بفەرموو مامۆستا کاک ڕەنج ئێستا پرۆسەکە خۆتەزانی ئەوە ئێمە تقریبان نزیەکەی 15 شەوە ناوەکانمان ناردووە و خۆت جەناب شوتێت وەزیر لێرە نەبووە من ماوەیەک پێش تەکیدم کردە وەزیر وتی ناوەکان ڕۆشتووە ئینشەڵا بەم ماوە ئاگادارەکەن بۆ ئەوەی فەحسیان سەمپڵیان لێ وەرگێ و فەحسەکان بکرێ باشە بۆچی پرستان بە ڕێکخراوەکان کە کردووە بە قسەتان نەکردن مەسەلەن ئێستا من لێرەدا دوو پێشنیاری کاک هاوڕێ و کاک کاروان و کاکە هێمنیش بەلامەوە زۆر لۆجیکی بوو واتە زۆر ژیرانە بوو زۆر منطقی بوو ئەویش ئەوە بوو هەندێک تەسکەرەی تێدا ئەوە ئامۆزایەک و برایەکی لێرن لە یەکێک لەو گۆڕانەدا ئەمە پرۆسەکەتان بۆ ئاسانترەکات بۆچی ئاوا بە بەربڵاوی دەستان پێکرد بۆچی یعنی بە گچکەیی دەستان پێ نەکرد لە نیشانەکانەوە دەست پێ بکەن بۆی ئەوەندەی تر ئالۆز نەبێت 10 ساڵی تر پێشکەشکارێکی تر بێ بڵێ ئەرێم ڕوفاتانە یەکلا نەبووە ئەوە 5 ساڵ ڕۆی کاک ڕەنج سەبارەت بەو ناسنامانەکەوە بڵێ ببێت بەڵگەیەکەوە خەڵکی کوێن
من بدای ئاماژەم پێکرد من خۆم لێوە بوومە ئەو ناسنامانە زۆربیان بە یەکۆ بوونە دوای ئەوە تاوانی ئەنفال جەناب تزانی هەمووی جیاکرانەوە بۆ نمونە ئێستا ئەم ڕووفاتانەی کەوا لە بەغان 97 ئافرەتە 74 منداڵە ئەمانە تێکڵاو بوونە لەبەرەوە تێکڵاوی کراوە یعنی بە شێوەیە کراوە زۆر نامرۆڤانە زۆر بە شێوەیەک شەید کرانە یعنی نازانم چۆن باسی بکەم تێکەڵێ کراوە جا ئەو تێکەڵەیە من ڕئیم وایە ئەو تێکەڵە ئیلا بە فەحسی دیێنێن ئەزانرێت خەڵکی کوێن و کوێنین ئەوەش ئەبێ ئەو فەحسە لە کەسوکارەکانیان وەربگرێ باشە تەسەورەکەی کەی ئەم پشکنینی دیێنەیە یەکلا بێتەوە وڵای کاگرانج من خۆم لەگەڵ جەنابی وەزیرە لەسەر خەتم ئەوەی ڕاستی بێ وەزیر وعدی دا پێمان بە زووتری جەنابی وەزیر چەند کەسی دەستنیشان کردووە چەند پسپۆڕی تێدایە خۆت کاک ڕەنج خۆتە زانی ئێمە لە وەزارەت بەس ئەوە ئیشی ئێمە ئەوەیە کە ناوەکان بنێرین ئەوە ئەبێ وەزارەتی تەندروستی یان لایەنی پەیوەندیدار ئەو پسپۆرانە دیاریکە بۆی فەحسەکان وەرگێ ئێمە ناوەکانمان تەواو کردەوە بدایش ئاماژەم پێکرد دووبارەیەکەمەوە کاقوبا زۆر لەسەر خەتە زۆر هەوڵی داوە و زۆر بۆ ئەوەی شەکات لەگەڵ وەزیر کە هەمومان شتێک بکەین بە زووترین کات ئەم ڕووفاتانە بێنێ بۆ زێدی خۆیان پێش یادی ئەنفال لەگەڕێنەوە ئەوەی ڕاستیبی وەڵاو زانیاریام لا نییە داوای لێبرد نەکەم داوای لێبرد نەکەم بۆ زانیاریم لا نییە بڵێم پێشواردەی چوار ناتوانمەوە بڵێم بپرسم وڵا نازانم باشە زۆر زۆر سپاس دەکەم قوربانە بم عەزەتە کێشە ئەگەر یەک دەقەم بێ زەحمەت هەڵمەتی پشکنینی DNA بەم یەک دەقە بزانم وەڵێ کاک جەبار لە خزمەتتان فەرموو کاگرانج پرسیارێکت کرد لەسەر ئەو ڕێکخراوانەی کەوا لە بواری ئەنفالە ئیشەکەن کەواتە پرسیارێکیان کردووە لۆژیکی بووە و ئەوە ژیرانە بووە من حەزەکەم لە خۆیان بپرسی من بۆ هەموو شتێ پرسیانم کردووە بۆ هەموارکردنەوەی یاساکە هەرچی شتێک بووە تەنانەت لە یادەکانشە من ڕێی ئەوان مەرگردووە و لە بەرچاوم گردووە و لە وەزارەتیش گەاندمەتە جێی خۆی حەزەکەم سەرۆکی ڕێکخراوەکان جێگری سەرۆکی ڕێکخراوەکان یاخۆت ئەندامانیان حەزەکەم شایەتی ئەوە بدەن بۆ من وەکو ئەوەی کەوان جەنابەت من خۆمش لەو پرۆسە نا هەر بەرچاوڕوونێ بۆ جەنابەت من خۆم لەو پرۆسە بێبەش نەبوومە لەو پرۆگەورەی ڕێزێکی تایبەتی و ئەزانم لە ناوجەرگەی ئەنفال دایت و مەمنون کاگرن بۆ گوێگرنەکە زۆر سپاس دەستە خۆش بە هەرەوەی کە لەگەڵمان بووی ئەگەرچی وەڵامی زۆر پرسیارەکانی شەلانیە بەڵام تەقدیرمان هەیە تۆ ڕاستەکەی لە چوارچێوەی ئیشەکەی خۆتە سپاس کاری خۆت کردووە و کەم تەرخەمیەکە من سنوورم دیاری کراوە کاگرن زۆر سنوورم دیاری کراوە دەست خۆش ئەبێ هەریەکەی چمکێکی بەڕەکە یا ڕەشماڵەکە بگرین دووبارە سپاس کاکەیە من دوای ئەو ناوبڕا ئاسۆ سەراوی خۆتە زانیەوە کاتەکان دەستنیشانەکە ئەڵێ دوای ناوبڕەکە کاکەیە من فەرمای شتەکانی فەرمێ ئێستا ئەگەڕێمەوە بینەرانی هێژە بەڵێ بەڕزان جارێکتر سلااوتان لەبێ مامەسا من گیان بفەرمێ ملاحەزەکە گرنجیان لەسەر مەسئلەی پشکنی DNA و چۆنەتی گەڕانەوەی ئەو ڕووفاتە پیرۆزانە طبعا بەو شێوە عشوائیە پشکنین بکرێ هیچ نەتیجەیەکی نابێ و 10 ساڵی کەشە خایەنێت ئەبێ ئالێتێک بۆ ئەمە دابنرێت ئالێتەکە چی بێ طبعا خۆمان نزانین کوردستان دابەش بۆ سەر چەند منتیقەیەک و ناحیە و گوند و عشیرەت و کۆمەڵ تۆ هەر عشیرەت و هەر ناحیەی سمپڵی کۆمەڵێکیان وەرگرە لەگەڵ ئەم ڕووفاتە پیرۆزانە کە ئەڵێن یەو منتیقەیە بەراوردی کەرەوە ئەمە ڕێگەیەک بۆ مەسئلەی بە دواداچوونی ڕووفاتەکان کاکڕانج هەتاوەکو دەستەیەکی باش دەستەیەک لە خەڵکی دڵسۆزی قوربانیان دەستەی بە دواداچوونی گۆڕە بە کۆمەڵەکان و جنۆسای دروست نەکرێ بەو تەنها نوێنەرەی وەزارەتی شەهیدان و بەو
يعني باب صريح بين بو إهمالي وزارة الشهيدان وحكومة هريمي كردستان قد مسألة أمر فهذا نكلي نابته صار لك أخينا شنك إيمة بغا حماستك هي بغا زي خويا زانه أستاذ جان بغا بتوينته من راسية بزانين إما راسه رجيم جورا وسلطة جورا بلام هر لو سنورو هر لو شارشوا بو كردينا بشال كلا. استا شيء وايله كردوي وكو سروك الرخراوك هر همان قناعتها به. هیچ جدیتی نبینی ولوانه و با ام پرسیما. اوان من علیم خم اگر خمان بلا نتین. یدوانیه هر ارزه لوید جستکان شیطاله بید. بالتأكيد وابه واش بوا ل 2005 هذا شيء رزين بكاري انا بس حقيقه اما اگر با چاوره بین بغادس من بگره بلا فرمورن اما اشنا بوگن قد نابه بلام حکومتي هريمي خوش ما بم اهماليه و آثاری جنوساید و آثاری زور کساناسی لگرمیان بم آه و سرینای هزاران کس خلق هي چاوره او منالانه بو بيت مناڵی لەوێ بوو بێ و ئێستەگیانی لەدەستدا لەم 4 ساڵەیە ئەبێت بە دوو ناحێوەیەکی بینەوە یەک ناحێ ئینسانیەکە دوو ناحێنەتەوەیەتێکی وەکو بەڵگەیەکی مێژووی ناحێ ئینسانیەکە کێ هەیە پێی بڵێن کەسێک خوانە خواسە هەر کەس لە ئێمە سامانە هەمووی بەسەری هاتووە کەسێکت وا لە فڵان شوێن لەژێر خۆڵایە و تۆ چاوەڕێوی بگەڕێتەوە ئەمە ناحێ ئینسانیەکە وایە هەر یەکێک لەمانە چاوەڕێی ئەوەیە باشە هەستیارترین بگەڕێتەوە ناحێ هەستیارترین و ناخەژێنترین چیرۆک کە دێتە لای ڕێکخراوەکەتان هزاران من هيك يعني تشيلوا ويكا لناختا بجمع ويكا اتهجينا كتصاوري من على كيتي كا نوحوتيان كا اشتاو تشواريان حفتاو تشواريان من علن ياك دقا تو من على قمانك لنا اوصوا حفتاو يكابت باغ عرزكم ياك توزنزيكي خرو من تشوار من علو خيزان منفعله تيجي أمريكا هاورديان ولا 2010 بويا باسيغا مسمن أمالهم تولي بو أما بدأ ساترش هاتوا بشامان كويتي يكتري بدأ يترجم ناتوا أنا بيرنا بس إن شاء الله زوتريات نعم بدأ ساترش توا كوبونا كانوا يكتري من جماعي ما أرزكم إن شاء الله من 2010 باي أو وجداني الزندولة ملاقاها هي بعد أمير نبين نية كجولة بقريك جوك سبيس جري تو ببيسته إستو جمانا كي من على كت لنا أوها الشاشار من على عبي لويت يا عبي بلا من يقبل بيتر بأسانتن بيه ساتو دمنا على هاوردو بوشان شمال 2010 لتوزعوا يعني هاوسي خومان كبر بوا ببلغوا وتيتي أما دو من على مال محمد حاج حمر رشيد ياي من على كانيتو بلا دوان يعني ليوم مردوا هاوردو بوشان شمال شن من على انفعله بينش خيزانم باوكم دايكم بعد تاخانين فعلم كان رنش أمناسي تو خرنا مش ناسي وناسي بعرضكم امجا اما قائم خان باني كدين 2010 ناومي نوسيا كاغ محمد بامزوا او انا كاغ علي بو باوشي شهيد وازان قران فعل بو انت تو خيالم ناوي من على كانتي بيوتي او دو من على تكاله بينيوتي بلا دواني اللي يدو من على بشو ناوي انسيبو اري ودياري لويك اما بو تا اساك 2010 منو تمام خوانم لي بقرنو الاساس فحص بيوم من اعمى جنازه يدي باش اوي ساكن لام 15 روج يوم لا اوكاكو بجوج داوا 20 روج زياتري بكان سعودنا ومن سو تمنى لك من بروزاي سعود سناويه خزانه بوري او حتى اساكو 15 روج خيان انت تاسو تما انا بيرنو وزو سبايش تكن باش ضل شي الله ضل عليهم قدنا من ناعبين بينو بلم امن هلكانت اسهموا امنيتي تو همو تمناك وهاتو تصروي ترمكان يعني ببينيتو اسر لوجبه اميدت لوجبه اميد اجا او بي والله بلا وازن زنون اشم بساليا داي جان هر تاوم لسرتو يا ازاني دایکی منیش گرمیانی الرک خالکانی لخالکانی توچه منش خافي زنانة من زنانة شنو زاني زنانيت زنانة زنانة اويلاي صنعو امي ناوداي بله شوني دايك يعني قربان بو هاتي بو برنامجكم والله هاتما هتا خو ماما جيران مشتي بخو بقرباني فرمسك كان شتيني خنا جنب كانوا من عالم كرمو كسو كان مش يجي خويشكو يعني تنهابو هاتي عليها تاما ومبا خونا كم بسكيني بكن بسكنيني بابا أنا بخوا نخويشكم جيران من علي خود سنيان من أخو ملاي كوريكم لدى بس مرتناي كمالي بياوغم جيران شو إبراهيم جيران
خۆشکەم گیری ئابرازان کەسم نەماها یەک برامی پێشوەرگە لە ئالیان بردی لە کفری شەهید دایگیان ئێستا ئەتەوێ پشکنینە بۆ بکەن بۆ ئەوەی کە بزانی ئەمانەی بەغا یان ئەو یانزە گۆڕی کە هەڵنەیراوەتەوە کە سوکارتی تیایان نا ئەرە وەڵا بێرن نێوە بەشکم پشکنی تیا بێ و پیاوەکەم جنسیەکەی خۆمی هاپێ هین کەنشکەی هاپێ جنسی عێراقی و جنسی خۆشی هاپی ئەم چوارە چەندێکە چاوەڕی ئەم 170 کەس ها چاوەڕێمە ئیسەر ئەم هینێکیان بۆم کردە پەیکەرێکیان بۆم کردە ئاواکەم وها چاوەڕێمە من پەیکەرم بۆ چیە ئەو کوڕمە لە سجنا بێ لە دایک مەکتەبی تەواو کردێ لەکوێ پەیکەریان بۆ کردووی لە سموت هینی مەکتەبی تەواو کردێ ئێستاانە هیچ مناری ئێتاعینیان نەکردێ ناچێروتی خۆت سەجن کرابووی بەڵێ 6 مانگ و نیم سجن بی لە سجنا و مناڵەت ئەو کوڕمە 2 مانگ دوای باوکی بێ لە سجنا بێ ئەمجا من ویستە باسی کاک نەچیروان بکەی گلەیت لە نەچیروان بەرزانی هەیە بەڵێ گلەیم زۆر لێیەتی هاتە ماڵەکەم وتی چیت گەرەکە وتم هیچم نەگەرەکە وتم وەکو ئیمڕۆ بەشکم ئەو کوڕمە بۆ قەید کات سەر ئیشێ تاعینیکە دەست مژلیا گردێ خۆم سوکوڕێکم باشە وەڵاهی گلەیەکەت هیوادارم کاک نێچیروان بەرزانی بیبیستە باشە بەچە ئەو کاتی کە لە زیندان نابووی چیت بیرماوەدا وەڵای نابێژم چیم نەبیرماوە نازانم بێژم چی کەس چاوپێکەوتنی لەگەڵ کردووی بۆ مێژوو بینوسێتەوە کوڕە نەبەخوا کەس نهاتە کێتی حکومەت کوڕەوە حکومەت نازان چییە هە نازانم چۆ نەحە ئێستا تۆ گرنگ ئەوەیە ئەتەوێ پشکنینە بۆ بکەن هێشتا تەنانەت پشکنینەکەشیان بۆ نەکردن نەوەڵا گەرەکمە بیکەن و ئیتر چاوەڕوان نەوی کامیان کوڕەکەتە ئەوە کوڕە خوا وەرە بە ساقەوم وەرە لەگەڵ دایکە دانیشە چۆنی من سەیریکە من بەرنامە بۆ کەسوکاری خۆم و کەسوکاری ئەنفال ناکەم بۆ ئەوی کە برینتان بکولێنمەوە بۆ ئەوی کە برینەکان تێپەڕێنین دایجان چونکە زۆر گەل و نەتەوە لە دنیادا ئازارەکانی ئێمەی بینی ڕەبی ماشەڵاشە لێبێت گەرمیانی ئەسمەری خوێنگەرم بەخێر بێت سپاس دەکەم تۆ پشکنینی خوێنە بۆ کرا دایجان دڵتەنگ مەبە ئەلحەمدولیلا ئەم ماوە ئەوە ئازایەتی تۆیەکە لە سزنا مناڵت بوو بەو قوربە سەریا شەو تۆ مامە تۆ لە ئاوایەکان 3 شەو مامە تۆ دارم بڕێ فرۆستمە بۆ مناڵێت دەبایز ئەوە بخاتە سەر ئیشێ سەیریکە ئەلموهیم دا من حەزەکەم لە بەردەم قاچی تۆیا دابنیشم چونکە شایانی ئەوەی سەیریکە ئەلموهیم گرنگ ئەوەیە تۆ ئەو پەیکەرت بۆی کراوە بە کەمی مەبینە ئەوە ڕێزە لە ئازایەتی تۆ ڕێزە لەوەی کە تۆ نمونەی باڵای گەرمیانیەکان و کوردیت ئەوە مهمە ئەوە مهمە کە سەدان کوڕمان خراە ژەر خاک تۆ لەوێ کوڕێکە تێنایە دنیا و گەورەت کرد وانە لەبەرەوە تۆ شایانی پەیکەرەکەت بەکەم سەیری مەکە پەیکەرەکەت ئەبێ ئێمە لە خوارەوە ئاوا بە بەڵندی سەیری بکەین باش تۆ ڕەمزێکی گەورەی ئینشاڵڵا ڕۆژە لە ڕۆژان ئەم قسانەی تۆ فرمێسکەکانی تۆ ئێمەی کورد ئەهەژێنێ ئێمەی کوردوا لێ ئەکا کە مەمەمژەی مناڵێکمان لی خۆش نەبین نەک ئێسک و پرستەکانمان باشە قوربانە بم تۆ بەخێربی سەرچاوی وەڵی کاک ڕەنج من داواکاریم چییە یعنی ئێمە لە دوای 35 ساڵ ئێستش داواکاری یەکەین نە ئەوە داواکاریمان کردای ئەوایە حکومت بەهاتایە یەکێک لە دەرگاکانی بداینت بۆ کراوە بۆی بزانن مەسەلەن باوکت تەسکەرەکەی پێشتەکی پێە لە هیچ شوێنێکا تەسکەرەکی باوکت دۆزراوەتەوە نەخێر من تەنانەت خۆم لە وێنەیشانم بینیوە تەنها ناونووسینێک بووە چوونە ناومان چەند ساڵ بووی کە دایکت ئازاد کراوتۆ ڕزگارت بوو لە شاڵاوی ئەنفال من هەر لە زیندانە لە دایک بووم ئەزانم کاتیتە دەرێ عمرت چەند بووە هیچت بیرە یا زۆر تەمەنیم 1 مانگ بووە من لە زیندانە بەڵێ ئەزانی ژیانی دایکت یەک فیلمی هۆلیوود دەهێنە بزانەت بە چه مشەقەت و لەناو ئەو زیندانە لەکوێ لە دایک بوودا لە دبس کاک بەنجەگەر حکومت کاری لەسەر ئەم دایکانە بکردایە ئەوایە لە ڕووی هوەریوە لە ڕووی پەیکەرەکەی دایکت دەبینی لە سموت چه هەستێکت هەیە هەستێکی زۆر خۆشمێ بەڵام ئەو هەستە بەس بە دایکت بڵێ پەیکەرەکەی کەم نەبینێت
پیکەرەکەی دایکم کە ڕووی لە دێ بنێ لە قەرسانەکەیە ئەوەی ئەنفالەکان چاوەڕوانی ئەوەیە کە کەسوکارەکەی بگەڕێتەوە بەڵام ئەوە 5 ساڵە کەسوکارەکەی لە توبعەدلی بەغدا کەوتووە و تا ئێستا نەیان گەڕاندوێتەوە. قوربانێ بەم دایک جان. قسە نەکە یا قسە بکە دایک جان قوربانی ئەو فرمێسکانە و بەم ئینشاءڵڵا ئاواتەکەت دێتە دی نەک بە هاتنەوەی ڕوفاتەکان بەڵکو ڕۆژە لە ڕۆژان هەندێکیان بە زیندۆتیش سۆراغیان ببیستین. قوربانە خوا براکەم 5 کوڕی گیریاوە دوو کەنس دوو ژن دوو خۆیشکم ئەوە ما بنەماڵی ئەمان 8 ماڵ بیمانە یەک زەلامان دەتوێت ئەمر خوایک خۆشحاڵ بۆم بەناسینت ببینینت قوربانت با ئەو پیاوە دوای ئەو ئەگەڕێمەوە خزمەتە دوای ئەوە دایگیان یەمە خزمەتی تۆش فەرموو کاکەیوە. بەڵێجان کاگڕنج ئەم برادرانە بە تایبەتی کاکێ من ئەڵێر لە یاساکە باسی ئەوە نەکراوە کە ئەمانەی کوردستانن بەڵام لە مادەی لە یاسا قانون شؤون مقابلة جماعية لما دي بينز بروني على الزوايهم واتزواي شيء بلك كان رونا هيك شوية يك نوع كردي تيالي لبرو دل أما بينا سكان رونا بينا سكان تيا ككرد نويس منطقية كان ودلي الإقرار السيد الأديل اشتهي على بلق دان بيدانان سيدي بلق كانا أم بلقي شيء زوري تيا لوانا إذا پێم وابێ ئێمە داواکاریەکانمان و قسەکانمان هەمووشی خۆی لە دووشت و لە سێشت تا بینایەوە هەمومان یەک داواکاریمان هەیە ئێمە تاوانبار دەمی تینمان ئەکەنە سەر لایەنگرانمان بەرپرسانمان نوێنەرانمان لە بەغدا ئەوان بەکەم تەرخەم ئەزانین لەبەر ئەوەی هەنگاوی یەکەم چی بەڵێ ئەوان ئەتوانن بۆ نمونە لە دەستورە بەوازحی لە مادەی 112 و 132 بەوازحی باسی قەرەبووکردنەوە و بقربكون مادي ومعنوي كسكاري شيء وتزاني هالروجي برلمانتاركي شيعة سنة دعوة لدادقاي فيدرالي لسر إما قيدك وانيا حقني هم فراكسيون كان أما بكن بأولويتي خوان هرزار بزاري عزيتيان بن زاري فراكسيوني بارتي زاري كيتي زاري نوي نوي زاري إسلاميا كان نك كاروان بيبلان كاروان جان او دعوه صحب كونيا كاروان دسي خوش بأو تاك شخص بو بلا جودي خو لو جاني خو ام كاري كردو دبو همو فراكسونا كان همو نونا كان اما ابي دوسي اما دوسي انفال بنمالتي باركا حزبتي باركا خيرتي باركا دوسي اما دوسي جوريه مان كابنتوا ابي ما كان نتو ابيد ما نسل جولك كان كما يتيشي نتو من اوروبا بارتوازب بس هم اوروبا بلان توين بس او با تعليق والله اجين عندك جار امصر انا لشكوينه تويمان كما كاتب يعني بداخل اجين ما بس تمونيا كردنا توين بلا بداخل يعني بويا من زياتر رويدا مال لنوير كان مال لبغدا وانوكو بتابتي سركومار بتابتي اتر سركاتي كومار اتواني تشكاوكو بارزري دستور حميد دستور بارزري دستور اتواني بلا ام ماده ام دو ماده بو تطبيق ناكري وجه بزينا كري اما لفجر صيرا وتدسركاتي كومار كاروان من برسمي نم بيستو بلام بيستوتا بلام برسمينا بلام ببي قانون ب وزارتي شيدان ومكاربار الفلكراوكاني هريم لقال وزارتي الصحة وتبعدلي بغابي اوان سركاتي كومار اتواني وكو سركاتي كومار اما هولكي دستورنيا كاغرس برلمان هولكي انا بوبوي خيراي بكري لقرادنوي رفاتا كان بلام بي وزارتي شيدان ذات برونبي سروشي كتلكان اتواني إما بداخل يعني ورا لبغداد يعني دوسي إما بيد للسريد دوسي دانشنا كاني بتجو متجو باي شوكا نوتو بتجو أمانة دوازار نامان جيني بو باريزر بو قزاني إما بتوانين هاوتاري متجيش جرنجا خو تزاني متجش جرنجا بلام نابع قضية جورتي انفالش فراموش بكرة سروي دانوسانا كان دبوا ديشة دانوسانا كان أو بوا أي لبوريشي نوت غاز لير وأجاتا أو بري أوروبا خير دنجي إمو إني إما ناقاتا خير الرفاقة خير الرفاقة بين صار لا تبعدي بغادا بندرين لقصة الصدور رفاتي يزيدي هذا درا وشيء لا تكون لابد شو لا تكون لابو يعني و بيويسكا بدأ قربانية سنانات سيريكا حتى بروانا كم شتان الربا بلام
هیچ فەرقی نییە لەگەڵ قەزیەی عەرەبەکانی شاکە شەهید کاغڕەنز ئێمە من خەڵکی کورد ئینسانی بیرەکاتەوە یەزدی بێ بەڵێ من خەڵکی بادینی بێ سۆرانی بێ گەرمیانی بێ بەڵێ تەنها لە گوندەکەی من 480 کەسی ئەنفالە لەها گوندی جەرەمەرد 480 ئەنفالە هەمویان لە یەک ڕۆژە بەڵێ باوکم و مامەم و تەنها وەرگرتنی سمپێڵی خوێن لە من لێشی وەک من لە عەبدولخاڵق کە ئامۆزاکەی لە پێناسەکەی ئامۆزای ئەوە و دایکشی بەفراو یاسین کە ئامۆزای باوکمە خزمی باوکمە بەفراو یاسین کە دایکی عەبدوڵڵا کەریم ئەحمەدە کاکە ئەو پێناسەکەی دۆزراوەتەوە دایکی خزم و باوکی خزم ئەو کە عەبدولخاڵق تەنها پشکنینی خوێن لە من بکرێت لە عەبدولخاڵق بۆ بەس ناوەمەرگیراوە 21 کەس لە خانەوادەکەم 50 کەس خانم توانێت بدۆزرێتەوە لەبەرەوەی من هەم باوکم مامەم ئامۆزام پورزام پورم خاڵم خوا ئەیتر یعنی بەڕای تۆ ئەوەندە ئاڵۆز نییە کە مەسەلەکەیان وا لێ کردووە ئەوەندە ئاڵۆز نییە کاگە ئەگەر جوودێک و ئەگەر ئیرادێکی بەهێز هەبێ ئیرادێکی بەهێز بۆ ئەم دۆسەیە چونکە ئەم دۆسەیەکی گرنگە دۆسەیەکی باوکتی زۆرش من خۆم حەزەکەم من خۆم لە کاتی ئەنفالەکە بەبیرم دوێ 7 ساڵان بووم خۆشم لەگەڵ لە فالەکەی بووم لە پرۆسەکەی بووم دواتیمەنی باوک تێبیرە کە لێکیان جیاکردنەوە نانە من باوکی من بەڵێ کە جیابووینەوە پێشەوەی کە لە بێنە سەر شیوەکەمان شیوی بابڕشی پێڵێن پێشەوەی جێش و جاشتە لە ئاوایی بینیت بەڵێ لە ئاوایی بینیم من تەمەنم بەڵێ لە ئاوایی بینیم هەمومان کۆکراینەوە بە ئیڤا هەمووی بردا بۆ تۆزاوە تەنها کۆتا ئیڤا ئێمە ماینەوە 3 عایلە بووین لەگە خوشکەشێم کە عەبدولخاڵقەیە و عایلەی ئێمەش کە من خۆم و 3 خوشک و 3 برای دیکەم و دایکم بوو هیچت بیرە لەوەی کە ئەو کاتەی بردنیان بۆ لای چاڵەکان بۆ ڕەمیکردن نا بوونەوەم نەچوینێتەوە بزاوە بەس هەر لە گوندەکەی خۆمان کە جیران هەتاکوونێ ئەوانیان برد ئەوان جیاکرانەوە دوو شۆماینەوە بدەست بەسەر بووین کۆتا ئیڤەکە ئێمە ماینەوە ئەو بوو ئێمە قسمەتەکەمان نەبوو ئیڤای کۆتایی ئێمە ماینەوە لەگە دوو عایلێترە ڕزگارمان لە ئیڤای ڕاما کردووە زانین ئەو برا خۆشەویستم بەس زەحمەتێک تێمە بێست سەر پێ کاکڕەنج دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم بەڕاستی هەمیشە برینە قوڵەکان و بابەتە هەستیارەکان هەڵەبژێری پرسیارت کرد پێشەوە سەبارەت بە چیرۆکێکی ناخەژێن کە هەرگیز بیر نەچێتەوە من خۆم وەکو ڕزگاربوویەکی ئەنفال کە ئەنفال کراوم و پاشەوەی کە گەڕاوینەتەوە یەکێک لەو چیرۆکانە پورە ئاشەیە کە ڕەنگە و منتیقەی جەلەمۆردە و پیاوە منتیقی قەڵاسیەوەکە هەمووی بیناسێ من بە حکمی لێ مامۆستا بووم پرسیارم کردو ورایشە ماوە لە ژیانیان ورایشە تا ئێستا ماوە لە ژیانە هەتا ئێستا ئەیان گێڕایەوە خۆم چووەتە ماڵەکەی هەتا ئێستاش یعنی تاک یەک بەس خۆی ماوە کەس لە خوشکەزا برازا زۆربەی زۆری هەتا لێ خۆم چەند جار چوومەتە ماڵەکەی شیەوە ورایشە چاوەڕێی ڕفاتەکانە ئەڵێ ئێستاش جێگاکان ڕائەخەشەوانە ئەڵێ بەیانی مناڵەکانم دێنەوە شەو نەوەک بێنەوە هیلاک بن خەویان بێت ینی بەجددی کاتێ من ئەمە ئەگێڕمەوە لە بەرنامەی کەشە باسم کردووە ینی بەشک و دووبارە جوان لێبێت و ناخیان بەهەژێ و بیرێک لەوە بکەنەوە ئێمە کەسێک ئەکەوێتە ئاوێکەوە شارێک ئەهەژێت بە دوایە ئەگەڕێن 6 ڕۆژێک ینی بەس بۆی بیدۆزنەوە سەوری بێ بۆ دڵی لە کاتێک ئەسە 11 گۆڕمان ینی 11 گۆڕمان ئەزانین لەکوێوە هەڵمان ینی خەڵکی زۆربەی ساڵ ئازانین کاکاروان تخوایەک دقیقە وڵا دەمێکە کاگڕنج خۆی تا ئێستا گۆڕەکان گەورەشن بەڵێ تا ئێستا لە عێراق 269 گۆڕ هەڵدراوەتەوە تەنها 24 کوردە ئەو باقیەکەی تا ئێستا ماوە تەنانەت لە سەماوە هەندێکی ڕووفاتەکان بە دەرەوەیە 24 کورد هەڵدراوەتەوە تا ئێستا 24 لەم 11 245 با بڵێ ئینتیفاضەی شەعبانیەیی کۆمەڵکوژی یەزیدیەکان ئەو وەڵامەم هەر دەست نەکەوت عەرەبەکان وەکو ئێمە کەم تەرخەمی هەیە ئەوان کێشەیان نییە تا ئێستا هیچ تەرمێکیان لە توبعەدلی بەغدانی هەمووشی پشکنینی دیانەی بۆ کراوە هەمووی بەشی زۆری ناسراوەتەوە بڵێ بڵێم ئەم 1970 کە ڕاگیراوە 5 ساڵە بۆتە ڕێگر لەبەرەوە دەم ئەوەی کە گۆڕەکانی هەڵ نەدرێتەوە چونکە توبعەدلی بەغدا ئەڵێ من شوێنم نییە حتا ئەمە یەک لای نەبێتەوە گۆڕێکە هەڵ نادرێتەوە باران تەپوتۆز ژینگە گۆڕەکانی کەل ناوە بە ئاسارەکانی لەناوە بە خەڵکی ناحەزی و نەیاری کورد ئەو گۆڕانە بشێوێنن ینی خۆڕاستی یاسایەک دەچۆ پاراستنی بەڵام زەمان هەیە نەشێوێنرێن پورە ئایشێ ماوە لە ژیانە پورە ئایشێ ماوە لە ژیانە وێسە لە گۆپتەپە نیشتەجێ زۆربەی و خەڵکی و منتیقەی تا ئەیناسن ینی بەشێک لەو ڕووفاتانەش هی منتیقەی چەمچەماڵ و ئاغزەلەرە ینی تاکە سەبووریەک ڕەنگە بۆ دڵی ئەو پورەیە بۆ دڵی ئەو پیرەژنەکەم 35 ساڵە چاوەڕوانە گەڕانەوەی ڕووفاتێکیانە گەڕانەوەیەتی ینی تا ئێستا هیچی بۆ نەکراوە ئەم ژنە تا ئێستا جلەکانی پاراستووە
هەموو ئێوارێت جێگە بۆ مناڵەکانی ڕاخە نوێنەکانیان بۆ ڕاخە ئەڵێ نەوەک شەو بێنەوە ینی تو ئەگەر ڕووفاتەکە بۆ ئەمە بژێریتەوە تاکە سەبورێک ڕەنگە تا ئێستا بەتەماشیە تازە لە ژیانە ئەو 60 ساڵێکی تێپەڕانەوە تەنیا چاوەڕێەوەی ڕووفاتی مناڵەکەی بگەرێت ئەو تەنی دەست خۆش فەرموو برای شیرینم ڕەنج دەست خۆش بێ بۆ بەرنامەکە سەری ڕێز و نوازش بۆ ئەم ئازیزانە کە سوکاری ئەنفال نەویەکەم بە تایبەت ئەو دایکە ئازیزانە کە ئەرکیان کێشاوە لە دوورەوە هاتوون بۆیرە خۆتەزانین ڕێگەکە چۆنە و لەکوێوە هاتوون و بەداخەوە ئەکرا نەک وەزیری شەهیدان یاخود بەرپرسێکی تەکرا وابزانم تۆ بە مافی گەنجەکانیانەوە زۆر هیلاکی وابزانم بەس بە تەنیا وەکو لە بەرنامەکە وتم بەس قەزەی ئەنفال بەس قەزەی ڕووفاتەکان نییە بەتاکید وانە بەتاکید تۆ لایەنەکانی تری خزمەتگوزاری و ژیانیان پێوەی ماندووی و من هیلاک بوون هەرگیز هەز بە ماندووبوون ناکەم بۆ کە سوکاری ئەنفال بەرگەزەکانیش ببورە بەڵێ دیارە ئەکرا ئەمڕۆ نەک سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومەت جێگری سەرۆکی حکومەت وە بگرە سەرۆکی حیزبەکانیش کە بۆیە ئەڵێم سەرۆکی حیزبەکان چکە سەرۆکی حیزبەکان لە دەسڵاتان پێش هەموو لایەنەکانی تر ئەکرا ئەوان خۆیان بە شانازی و ئەمڕۆ لێرە بوونایە نەوەک ئەوەی وەزیری شەهیدان کە هیچ کات ئامادە نەبووە لە بەرنامەکەیەوە ئامادەی ڕوبەڕووبوونەوەی کە سوکار و بەژمەینەتی ئەنفال نییە بەڕاستی فرسەتم دەی کە چەند خولەکێک قسە بکەین من لەگەڵ دایکەیە ڕۆشتینە لای وەزیری شەهیدان ئەم وەزیرە تەنانەت ئامادە نەبوو و دایکە بڕاتە ناو حەوشەکەی باشە کۆمەڵە دایک ڕۆشتین بۆ بەردەم ئەنجومەنی وەزیران و بۆ بەردەم وەزارەت کۆمەڵێک داواکاریمانە بوو نەیهێشتوتمان داواکاریەکان چی و چی بوو ئەوەی کە جەنابی وەزیر ئەو کاتە نەیبینین بۆ نمونە با ئێستا بیبیستێ توانم بیبیستین بەڵێ داواکاریەکان بوو بە پێشا بێنە سەر داواکارەکان گرنگن داواکاریەکان گرنگن بەڵێ منەوە دایکەوەکو نوێنەر چوونە ژوورۆ زیاتر لە 20 دایکی تر لە دەشتەوە بوو لەسەر ڕەسیفەکە کە ناو بازارە وەزارەتی شەهیدان ئەگەر شارەجا چوتۆ سەردانە کردبێ خودی خۆم بە وەزیرم ودوتم کاک عەبدوڵابا ئەو داواکارەکان یەک دوو داواکارەکانمانەوەی کە پێشووتر نەیبیست با لێرەوە بیبیستێت ئێمە وەکو ئەوە دەرچوانی زانکۆ پەیمانگاکان بووین کوڕکچی باوگەنفال کە هەمومان باوکمان ئەنفال بوو کەسی یەکەمان ئەنفالە بچووکترینمان تەمەنی 35 ساڵە داواکاری ئەوەمان هەبوو لیستێکی ناوەکانمان پێدا کە ڕۆژی چوارشەمە بیدا بە سەرۆکی حکومەت وتی نایدەم بە سەرۆکی حکومەت وتمان لە ئەنجومەنی وەزیرانە لە کۆبنەوە باسی نەکرد ئەیناڵی نەمان بینی نەیبینین تەنهای هێشتی نوێنەرەکان چێتە ژوورە منەوە دایکە چوونە ژوورە لەگەڵ دوو برادەری تر و دوو دایکی ترە یعنی دایکەکەی بینیوە دایکەکەی بینیوە بەڵام ئەسڵەن نەک شەڵا هەر نەمانی بینایە زۆر بە شێوەیەکی ناشرین مامەڵە لەگەڵمانە کرد فەرمووت سەرەتا وتت ئامادە نەبوو بمان بین چەند دایکێکی ترمان لەگەڵا بوو هەر ئەو نەبوو ئێمە نزیکەی 100 کەس بووین 50 نەفەری دایک بوو لە دەشتەوتم بار بێنە ناو حەوشەکەوتی بۆیان نییە بێنە ناو حەوشەکەش داواکاری دووەم چی بوو ئەوە بوو کە داواکاری یەکەمان دامەزراندنی ئەم کوڕکچی باوگەنفالە بوو داواکاری ترمان هێنانەوەی ڕووفاتەکانە و گرتنی جاش و مستەشارەکان و خزمەتکردنی ئەو ناوچانەی زەرەر و زیانیان پێگەیشتووە خزمەتکردنی کەسوکاری ئەنفال قەرەبووکردنەوەی کەسوکاری ئەنفال ینی من لەم ماوەیە پێش هەفتەیەک سەردانی دایکێکم کرد چیرۆکێکی زۆر ناخەژێنی هەبوو چی بوو خزمی کاک شێرزادە ئەم دایکە 21 کەسی ئەنفالە 5-6 کوڕ و 4-5 کچی ئەنفالە کوڕێکی هەیە بە خاو خێزانۆ کە حەوت سەر مناڵی هەبووە هەمویان ئەنفال کراون ئێستا لە ژیانە ماوە پەکی کەوتووە لەسەر و کورسێ ناتوانێت بڕات هابەر دەرگاکە چوومە لای بەڕاستی خۆزانی مامەسا پشکنین و شت بۆ ئەو کراوە بۆی نەکراوە بەی شوێ نەخێر پشکنینی بۆ نەکرا باوەڕ ناکەم ناویشی تۆمار کرد دەبێت چووکە کەسوکاری ئەنفال بەڕاستی بەشێکی باوەڕی بەم پشکنینە نییە چکە پشکنینەکە دەمێکە تاخیر بە ئەو دایکە ئێستا خۆی لە ژیانە ماوە تەنانەت باەکەیان بڕیوە بە مردوو لە قەڵەمیانداوە بە من زۆر یعنی ئەوە بۆی و دەسما چاکەم بڕۆ باەکەم بۆ چاکە تۆ یەک دقامە گرنگە چیتە لای کێ وا بایعی ئەویان بڕیوە کە کوڕ و کچەزا و کوڕەزایشی هەمویان چوومە لای دایکەکە خۆی دوای ئێشتانە چوومەجار نەبووە چەند ڕۆژێک پێش ئێستا چوومەتە لای ڕۆژی پێنجشەمە بوو چوارشەمە بوو چوومە لای جمعە و شەمەی بەسەرە هاو جارێ نەچوومەتە هیچ جیهەتێکی لای وڵی بە تاکید لە بەڕێوەبەری ناحیە ڕزگاریەوە دەست پێەکە هەتاکو و سەرەوە هەر ساڵە ئەم دایکە ڤیدۆکەیم لایە هەر ساڵە باەکەیان بڕیوە ئەیوو یعنی من ئەبێ شت بسێنم ماقول نییە دایکێک کە
بسویەک مناڵی ئەنفال بێ باەکەی ببڕی بە کۆچکردوو لە باشە ئەمە ئەرێەوە ئایدی وەزارەتی ناوخۆی بازرگانیە بەشێک لە وەزارەتەکان پەیوەندی دارن پێوە. باشە هیوادارم ئەو کەسانەی کە پەیوەنددارن بۆ ئەو دایکە پەیوەندی بکەن بە ناوی خزمەت بەختیار بە کاک بەختیارەوە لە ڕێکخراوی لە ڕێکخراونی من کوڕئەنفالم و سەر بەخۆم سەر بە هیچ ڕێکخراوێک نیم لە ڕزگاریم لە ناحەی ڕزگاری بەس کاک ڕەنج ببوورە ئێمە لەسەر مەسەلەی پشکنینەکە بەڕاستی ئەمانەیە ئەم پشکنینە ئێمە بە تەمابین لە ئەگەر لە ئەوروپا نەکرێ هیچ نەبێت لە بەغدا بکرێ بۆیە پێمان باش نییە وەکو کەسوکاری ئەنفال لە هەولێر بکرێت ئەمانەیە لەکوێ پشکنین بۆ ڕووفاتەکان کراوە لەوێ بکرێ بە زووترین کات بکرێ تەنها ناوتۆمارکردن و ئەوە نەبێ. داواکاری و قسەمان زۆرە ئەگەر فرسەت بدەیت ئەگەر فرسەت مایەوە دێمەوە خزمەتە ئەو ڕەفیقانەشت ئەو تەسکەرەیە چییە خاڵۆ بەخێر بیت ئەو تەسکەرانە چین؟ من حەسەن عەلیمێکێکم لە تاقانەکانی ئەنفال حەزەکەم سوپاس باشی بەساقم فەرموو ئەوە هەوێ ئەفسەرێکی بەعسیە بابی نەرمان بینێت هەوێ ئەفسەرێکی بەعسیە ملازم ئەوەلە لە کەرەوەکانی جەلەولایە و کوڕێکی خزمم ئەفسەر بوو لە کاتی شەڕی داعشە بۆ من هێنایوتی بەکاڵکردی ئەوەش هەوێ ئەنفالانێ ئەمە لە ئەزانی مەبەستمان چیە مەبەستمان لای دەسڵاتی کوردی ئەنفال بێ نرخ و بێ بایەخە پشتە هەوێ چی لێنووسرا ئەوە هەوێ ئەنفالانەیە کەم تەرخەمی هەیە بەڵام لای هیچ کوردێک ئەنفال بێ بایەخ لای دەسڵاتدار مەبەستم لای سیاسیەکان ئەمە چییە سیاسیەکانیش هەمویان نا سیاسیەکان هەندێکیان خۆتەزانێ ئەو زمانە هەر پێشمەرگە بوون هەندێکیان بە سوودفەماونەوە ئەوەی وەزارەتی دیفاعمت بۆ هێنا زۆر جوانە بەڕێزکا قوبات تاڵەبانی لە 4/4/2019 ئەم هەوێم پێشاندا لەگەڵ ئەم هەوێ وتم موبایلەکە دەرکە وتت با وێنە بگرن و کا قوبات وێنە ئەگرین دواتر بەڵام وێنەمان بۆ یەکۆیە باشە پرسیارە ئێستا مدیر عامەکەی خۆتان کاتێکە زۆرتان بە پیاوێکی دڵسۆزیەزان پێ بەڕێزە کاک جەبار گلەیم لێ نییە منەوە خۆم کاک جەبار ئەڵێ کا قوبات تا ئاستی تووڕەیی و نیگەرانی تووڕە بووە لە وەزارەتی شەهیدان و کاروباری شەهیدان ئەڵێ پێی وتون قابلی قوبوڵ نییە وە نییە؟ ئێمە شتێکی باش نییە ئەمە قسەی کاک جەبارە ئێمە شتێکی باش نییە قوبات تاڵەبانی کردوێتی؟ ئێمە کردەوەمان ئەوێ من دەستخۆشی لە کاک قوباتەکەماتێ بەڵام کاک قوبات مجامەلەمانەکە قسەی دڵی نییە ئاخر بەس خۆتۆ لە دڵیانیت مامۆستا بەڵێ لە دڵیان لە دڵیان لەبەر ئەوە هەر کچێکم کە ئەو دیەکان خان کە پێشنیاری جەنابتی کرد ئەم بەرنامە بکەیتەوە پێم وایە هەڵەمی ئەوایە دیەکان پێ ئەو سەڵامشی بووت تێگەیشتی یعنی کاقوبات دەسیوە دەسیمان پێکە ئەچینە لای لە قسەی عیبێکی نییە من داوا لە سەرۆک بەرزانیەکەم لە یەکەم هێنانەوەی ڕووفاتی ئەنفالکراوەکان بۆ مەتاری هەولێر وتی کە سوکاری ئەنفالکراوەکان من دڵنیاتانەکەم و هەتا ڕووفاتێک لە باشوور بمێنێت ئێمە ئاسوودە نیمان ئەڵێم سەرۆک بەرزانی ئەوە حەسەنە بە چای پەرفرمێسکەوە داوای سیارە ناکەم داوای عەرزە و موچە ناکەم داوای ڕووفاتەکەم ئێمەی کە سوکاری ئەنفالکراوەکان لە ناو دڵی هەموویانم هەموو کە سوکاری ئەنفال دوو ئاواتی سەرەکیمان بوو یەک نەمانی سەدام و سەرهەنی ڕژێمەکەی دوو ئاشنا بووین بە ڕووفاتی ئەزیسانمان ئیتر من یەکێکم لە تاقانەکانی ئەنفال 4 خوشک و برایە باوک و دایک و باوەژ ناکەم ئێمە 10 کەس بووین نەمکە پیرم دایکی باوکم گەڕاوین و گرە سەرمان دواتر ئەمری خۆی کرد پرسیارێکت کرد لە بەڕێزێک بمبووری کاکەڕ پرسیارێکت کرد لە فەرموو جەنابی ئەوە پامەکە بۆ جەنابی سەرۆک بارزانی گیان کا قوبات طبعا لێرەش وایە هەر تەسەورەکەم بەدڵ گەورەیەوە دیسان گوێی لە بەگرتی تاتەوە ئەوەی کە لەو داوا ئەەکەی جەماعەت زیاتر هاان بات بە جدیەتەوە داوای بچن داوای دوای قەزێکەتان بکەون چییە جارێکی تر یعنی بۆی بیری بێنیتەوە کە بیری کێ بێنمەوە کاقوبات ئەڵێم کاقوبات خۆت بێرە شوێنی ئێمەی کە سوکاری ئەنفالکراوەکان نا بۆی قسە لەگەڵ سەیریکە شتی ئەساسی نا شتی عملی تێگی شتی عملی بۆی کە لەگەڵ وەزارەتە بە بیریان بێنێتەوە کاتێکە بۆ نمونە وەفدێک دروست بکە بچێتە بەغایە ئەوە بکە چی مەسەلەن ئەو کاتە پێی وتون و وەزارەتی ڕاست پاردووە ئەتەوێ بڵێ کە وەزارەتی ڕاست پارد وەزارەت چی ئەنجام نەداوە زۆر جوانە
ئەبێ کاقوبات وەزیری تەوسێ کرد بۆ ئەو کارە وەزارەتی شەیدانی تەوسێ کرد دوای هەفتەی لێ پرسێ بەرهەمت چی بوو لەم هەفتە چالاکی چی بوو سەردانت چی بوو ئەیبا خەڵێکی تری نەڵێ چی بکە و ئێستا بڵێ چیان بیر بێنێتەوە بیری وەزارەت بێنێتەوە ئەمەوێت کاقوبات ڕۆڵێکی باڵای بووە لە سەردانیکردن بۆ بەغا وەکو سەرۆکی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا بۆ پارە بۆ موچە بۆ کۆمەڵی کێشەی سیاسی دارایی ئەوانە بۆ ئەنفالیش ئەو ڕۆڵە گەورەیە بگەڕێ ئەوێ خۆی بێرێتە شوێنی ئێمە یعنی خۆی بێرێتە شوێن کوڕی ئەو دایکە سەیری کە مامۆستا ئەتەوێ ئەو ڕۆڵەی کە بینی بۆ سەرۆکایەتی وەفدی کوردستان بە نوێنەرایەتی حکوومەتی کوردستان پێشووتر لەگەڵ کاگنێت سیروان بارزانی و ئێستش بە نوێنەرایەتی خۆی و کاک مەسرور بارزانی ئەتەوێ بۆ ئەنفالیش هەمان ڕۆڵ ببینێتەوە بۆ یەکلاکردنەوەی ئەم پرسە بەڵێ دەستش خۆ بەس یەک خاڵێکی تر باسی پشکنینمان کرد ئێمە کشت کوردستان لە زاخۆ بگورە لە کاتیان بگرم لە زاخۆ تاخانەکەی 140 تاقانی ئەنفال هەیە بەراوردی کەینەوەکانمان تایسە نەچوودە ئاستی 88 تێگەشتی هەشتمان کۆچی کردو لە تاقانەکانی هەر هەشتی گەرمیانیوە باشە سبەی پشکنین بۆ کێ دەکەیت یعنی حەقی خۆمان نییە یعنی من ئەگەر گلەی لە کاخوبات نەکەم لە سەرۆک بەرزانی نەکەم لە کاک نەچیروانی نەکەم لە کاک باڤڵی نەکەم گلەی لە کێ بکەم من وتومە من محامیەوانم مەبەستم بۆ ئەوان قسەکە مۆجە نییە بۆ جەنابەت من دەستخۆشیت لێ یەکەم دەستە گوشم دەستش ماچەکەم نییە و ئەوانیش تەسەورەکەم گوێ لە تۆ ئەگرن و تاکو ئەمڕۆ بەس ئەم پەیامە ئەم قسەمێتەوە لەو ڕۆژەوە لە ماوەی 33 ڕۆژە ئەو گۆڕە هەڵ دریاوە تاکو ئەمڕۆ 1582 ڕۆژە 4 ساڵ و 4 مانگ و 2 ڕۆژەکان یعنی من حەقمانی ئەگەر گلەی بکەین ئەگەر قسە بکەین ئەگەر هەنێجار ڕخنەکانشمان توول بێت دەست جەنابتش خۆش سپاس خاڵگیانێ خوا بەخێر بێ سپاس دەست خۆش بێ سپاس بۆ بەرنامەکە سپاس بۆ بینەران سپاس بۆ میوانەکان دیارە قسە زۆر کرامش حەزەکەم قسێک لەسەر نوگرە سلمان ئەم ساڵ سەرداری نوگرە سلمانمان کرد لەوێ کۆمەڵی مناڵ لە برسا بە نەخۆشی بە هەر هۆکارێک بۆ مردنە و جێماون لەوێن ئێستا بە هەر شۆکارێک بێ ژێر ئاوکت بێتن یاخود کەندڕ بێ ئەو شوێنە ڕووفاتی ئەو مناڵانەك بە دەرکەوتونیانی تازە بەڵێ ئەم ساڵێ مە لە مانگی 5 ئەمە تۆمار کرا تۆمار کرا لە نوگرە سلمانە هەلە قەڵای نوگرە سلمانە ئەم ڕووفاتانە ڕووفاتی مناڵن بەتایبەت بە چای خۆمان بینیمان وەزارەت ئەمەی تۆمار کرد بە دوواداچوون کرا یعنی بەهۆی بارانەوە کەندڕ بووە ڕووفاتەکان هێسکەکان دەرکەوتون بەڵێ بە چای خۆم بینیمەوە ینی ئێمە لەوێ کاکاروان زۆر ینی میوانێکی بەردەستە بۆ من کاکاروانەوە کارەساتە ئەگەر ئەمە نەبێ بە قەزیە لە لای حکوومەتی عراق و حکوومەتی هەرێم ئاگات لەمە هەیە من ناگام لێ نەخێرەوە ئادەی با بۆمان باسکە بەڵێ من بە چای خۆم ئەم دیمەنەم بینیە زۆری خواوەڕێ بۆکەین بۆ ئێمە گەر فاسیلەکە بزانین بینەرانی بەڕێز ئەڵێ لە نوگرە سەلمان ئەو مناڵانەی کە لە ناو زیندانەکەدا مردون و هەروە داپۆشراون هەمومان چیرۆکی سەگەڕەشەکەمان بیستووە ئەوەندە بە ڕووکەش داپۆشراون هەندێکیان جەستەی پیرۆزیان سەگەڕەشەکان دەری هێنا و ئەی خوارد بەڵامەڵێ ئەوانەیان کە لە ژێر گڵەکەی بوون بەهۆی ئەو باران و لافا و لێزمەی کە هەیە ئێستا دەست و پەنجەیان لولاقەکانیان لەشیان حەوزیان ئێسکەکانیان بەهۆی بارانەوە دەرکەوتون ئەمە خۆت بینیت چی بوو؟ من خۆمێکێکم لەوانە کە خوشک و گوبرایەکم لە نوگرە سلمان مردوون ینی بە نەخۆشی بە برسێتی دایکم باسیێکای گەردۆڵ کاکە لە 24 سەعاتە ئەو منداڵانە داوای ئاویان کرد داوای نانی کڕیچ نەبوو بیخۆن مردوون بەڵێ لەوێ بە نەخۆشی بینی لە نوگرە سەلمان من ئەو دیمەنەی کە بینم کە لەسەری مناڵێک لاقی مناڵێک کەی بینیت 15 ئەم ساڵ 2023 کە ئادەی ئەوە ڕۆسمەم بۆ بێنە ئەو ڕسمە بێرە هەروەڵا خۆ ئەوتانە ئەو بەوەی باران و شتەوە دەرکەوت بەڵێ بارانە ئەو شوێنە ئیتر بە هەر شۆکارێک ینی تۆ سێرەکەی خەڵک لەوێ لە نزیک نوگرە سلمان لە نزیک ڕۆفاتەکان ینی کارەساتی تریشێ بەڕاستی ینی ئەو شوێنە ئەکێڵیە ینی جوتیار کشتتوکاڵی تیاکە زۆر نزیک ینی نزیکی 100 مەتر فەلاحی ئەو ناوچەوە ناوچەی خەڵکی سەماوە بینی هەمووشی مناڵن زۆری ئەو کەسانە چەند کەست بینی یەکێک لەوانە کە خۆی لە نوگرە سلمان بۆ ئەزانی هەموو ئەوانەی کە لە برسا و بە نەخۆشی سووریێژ مردن ئەبێ من بەمە خزمەتی بەبەستەوە مناڵن بەڵێ جا قسەکان فەرمایش بەڵێ مەبەستەکەم چییە نزیکی 100 مەتر لە ڕووفاتەکان و لە قەبرەکانی ئەنفالەوە کە لەوێ زیندە بەشار کراون خەڵک کشت و کاڵەکە
خەڵکی ناحەکان هەیە بەدەمکردن و گاستنەوە ڕەنگە بگەڕێ گومان بکرێ بووێت بەڵام هەیە بەڵێ ئەڵێ جوتیارەکانی ژووتویانە بەدەم گاستن و جووتکردنەوە جەستەی مناڵی کورد هاتۆتە دەرێ یەک لەو فەلاحانەماندا ئەم ساڵ پارە درا جووت نەکرێ بەڵێ ئەو شوێنە جووت نەکرێت لەبەرەوەی ئەوەندە جەستەی مناڵی ئەمی تێدا ناوچەیە بەڵێ بەتەما بوون مەکینیان هێنا بوو ئەو شوێنە مەحمی بکرێ بەڵام وتمان خۆ حکوومەتی عێراق باکی نییە لەوەی کە ئەوە بفەوتیان نەفوتێ بێ حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتداری کورد خەمیەوەخوا نەهێڵێ ئەوانە ناو بچن من ئەوەم بۆ گرنگە ئەمە با کاکاروان بیبیستێ با وەزارەتی شەهیدان بیبیستێ با حکوومەتی هەرێمی کوردستان بیبیستێ چەند جەستەت بینی من یەک لە کەلەسەری مناڵم بینی لاقی مناڵم بینی دەستی مناڵم بینی یعنی جەستەی مناڵم بینی زیاد لە 5 و 6 بە دەرەوەیە هەتا کۆمەڵی خەڵک خۆیان پێ نەگرێ بەڵێ کۆمەڵی خەڵک بزەبت کوێ لای چەپی زیندانەکە لای ڕاستی دەستی ڕاستە کاکاروانگیان خوار و قەڵاکێ دەستی ڕاست هەتا با منێک شت پێ بڵم هەتا کۆمەڵی خەڵک لێوە دڵگەرمانە خۆیان پێ نەگیرە بەڕاستی پەلاماریاندا لاشەکە دەرکەن وتیان نەبێنەوە بۆ زیێدی خۆمان لێرە کەس خاوەنی نییە بەڕاستی ئیسا برادر قسەی جوانی ئەنفال کەس خۆی بە خاوەنی ناکە ئەگەر نا ئێستا ئەم بەرنامەی تۆ بە زمانەکانی بیانی و هەر شتێ وەرگێڕیت و خەڵک گوێی لێ بگرێ کەرەسەی چەندین فیلمی هۆلیوودی تێدا بڵێ ڕۆفاتی منداڵێک ئەفوان منداڵێکی 6 مانگ تۆشکت هەبێت براکەت بێ خوشکەکەت بێ وەنا شکی ئەمەت هەبوو بڵێ کاگرنج من مناڵێک کە برایەکی خۆم 6 مانگە تۆ ئەمە وەرگێڕی بە زمانی بڵی مناڵێکی 6 مانگ بە نەحەق ڕژێمی کاتۆ ستەمی لێت کردووە دایک و باوکی زیندە بەچاڵ کردووە منداڵەکەتیش لە برسیان مردووە ئێستا دوای 35 ساڵ ڕووفاتەکەی بە دەرەوەیە ئەوان چێڵێن مەبەسم ویژدانی کی ئەمەدا ڕێگەیەدا کە ئەمە قبول بکرێت کەس و کاری ئەنفال عەفوەن یەک قسەمەیە وزارەتی شەهیدان با من ڕووم لە کامێرەکە بێ و لە ڕێی ڕووداوە بەڕاستی ئێستا کەس و کاری ئەنفال بەس میدیا و کەناڵەکان بەدەستی ماوە پشگیر و هاوکاریمان نییە خوشکی گیان جارە پێش هەموو شتە داوای لە بردنەکەم ئەو دیمەنانەی کە بینی و تەدڵە پەنگەکەمەوە بە گەورەی خۆت خۆشم بۆ ڕاگرم بە گەورەی خۆت بم بەخشە حەز ناکەم دڵت تەنگ بکەم بەڵام چیت بینی لەوەی کە باران و شت تەرمی مناڵەکانمانی هێناوەتە دەرێ کاکرانج من خۆم نۆمان و 15 ڕۆژ لە نوگرە سەلمان بوویما دوو خوشکم لەوێ مردووە بەڕاستی حکوومەتی هەرێم کەمتر خەمە لە ئاستی کە سوکاری ئەنفالە ئەو مناڵت بینی دیسان بارانەکە هێناوێتە من سێ جارە خۆم لە دوای پرۆسی ئەنفال سێ جارە سەردانی نوگرە سەلمان و بیابانەکانی سەماوم کردووە دەیان کەسم لەوەیە خاڵۆزا 67 نەفەر لە بنەماڵەکەم ئەنفالە بێجگە لە خوشکەکانی خۆم بێجگە لە خۆم نۆمان و 15 ڕۆژ لێ ئەو خوشک و برایانەمان لێو بوومە و بەر بوومە دەیان کەس ئەخیر جار چیت بینی بارانەکە دەستەی مناڵی هێناوەتە دەرێ بەڵێ ئەخیر جار من ئەو مناڵانم بینی هەستمە کرد یعنی خۆزگەمە خوارد خامێکم بردایە تەرمی خوشکەکانم بە هاوردایەتەوە ئەو برایانم بە هاوردایەتەوە ئەوانە دەسەکانە قاچە کە لە سەرەکەیە هین پیاوم بینی هین مناڵم بینی یعنی تر لە ڕاستیە زۆر خۆم بارانەکە و هینەکە وای کردووە بەڵێ باران و لافاو لێیدا و هەمووی کەوتوێتە دەرەوە ئەی پێش ئەوە لەسەر ئەو شوێنە خەلە کراوە دەور و پشتی بێتە ماڵ ئەو جا ماڵنەوی ئیسا گشتی کێڵیاغ یعنی بۆتە ماڵ ئەساسیان هەڵکەندووە جەستەی خەڵک دەرکەوێ لە خوارەوە ماڵیان کردگە لە خوار لەکوێی زیندانەکەی نوگرە سەلمانە دەسە چاپ ڕاست دەسە ڕاست چەند جەستت بینی واللهی تقریب 15 زیاوم بینی 15 کەسم بینی و بە دەرەوەی وەکو وڵی خۆ پرسیارەت چۆن لە تۆ بکەم کاکاروانەوانە بێت تۆمار بکرێەوە بێت ئەوە ئەبێ وەزارەتی شەیدان نەی بە پەلەی بۆ دروست ئێمە لە ڕێی بەڕێبراتی مەقابری جەماعیەوە لە بەغای بەداداچوونەکەین کە ئەم هەفتەیە منەگەڕێمەوە بەغا بەداداچوونی بۆکەین ئێمە ئەمە تیمی ئەم چی هەڵیگرێتەوە ئەبێ بە پەلە زستانی بارانی زستانی پار یا ئەمساڵ ئەم ساڵی ڕابردوو خستووە دەر تۆ یەک دقا ئەمە زستانی بارانی پار ئەم جەستانی ساڵانی ڕابردوو ئەم ساڵ نایە مەلەکە لە 15 پێچوونە ساڵانی ڕابردوو یعنی سەرڕەنگە ون بوو بەڵێ ینی ژێر ئاوەکەوێت گومانیت یانی ئەو شوێنە کەندڕە ینی جێگای ئاوڕۆیە ینی ڕێڕێوی ئاو بەو شوێنە ئاڕوات ڕووفاتەکانیش لەوێ بە شێوەیەکی ناسایی چەند کەسێک مەسەل نەگەر بە ئاوکاری سەربازێک لێوێ ناشبێتیان بە شێوەیەکە زیاد لە ینی دوو بنگست ئەگەر گۆڕی ئەو مناڵەن دوو بست
دروست کرابێت و خریان دەژێت لە مناڵی چەند ساڵە چۆن مناڵەکان هەموو 12 تایە 6 تایە ساڵی تایە هینەکەی خۆمانی مەدە مانگی تیا کەسی تر بینیوێتی ئەوە هەمویان ئەو جەستانیان بینیوە بەس وەزارەت نەیدیوە کاکڕەنجویستم یەک شت پێ بڵێم یەک لەو فەلاحانە کە لەوێ بوو تەنانەت شوانەکە ئەڵێ ئەوانی بردووە ئەڵێ بەگاڵۆکەکەم ڕوفات هەڵێمەوە یەک لەو جوتیارانە هەڕەشەی ئەوەی کرد ئەمساڵ هاوڕێ پێشڕۆ ئاماژە بیدا کە بە پارە نیانێڵە ئەو شوێنە بکێڵێ هەڕەشەی وتی من چاوەڕێ ناکەم فەلاحم مافی خۆمە لەیرە کشت و کاڵەکەم یعنی سبەی پارەی لە کەسوکاریان فالە کرد نا لە حکومەت داوای کردووە کە حکومەت هەوڵی داوە کە ڕێگەی لێ بگرێت لانی کەم ڕوفاتەکان ژێر کشت و کاڵ نەکەون بەڵام هەڕەشەی کردووی ئەم جارە من ئەمەش ئەکێڵم دەست خۆش خوشکێکیان جەناب و فەرمایشتێکی ترت هەیە بەڵێ ئێمە داواکارین لە حکومەتی هەرێم لێ حکومەتی عێراقیە ئەندام پەرلەمانەکانی خۆمان لە عێراق هەمویان یەکگرتوو بن ئێمە لەسەر نەتەوەیە ئەنفالکریین کووردە ناخۆشە یعنی بۆ ئێمە لەورە ئێمە لەسەر ئەوە ئەنفال نەکرین مەسەل ئەمە پارتیە ئەمە یەکێتی ئەمە لایەنێکەوە من لە بەرزان و هەتا خانەقین بە یەک چاو سەیریەکەم هیوادارم یەک ڕوفاتێ لە بیابانەکانی سەماوە و ئەرعەر نەمێنێ بێتەوە بە باوەشی نیشتیمان حەزەکەن بیوەن لە ناوچەی بەرزان بینن بۆ من دڵخۆشیە من لە چاوەڕوانی نەجاتمەوێ ئەم فەحسیدیانەیشە لە ڕاستیە بربەرەکانیەکی خستە ناوچەی یعنی ئەم ناوچەیەوە لە چەمچەماڵ فەرقی چیە لێگەرمیانە بەرزان فەرقی چیە تو کوردی لەسەر کوردایەتی ئەنفال کریایتە داواکارم لە سەرۆکی هەرێم لە سەرۆکی حکومەت بێنە سەرخەت ئەم کەیسە بەلا لە ڕیا نەبرێت بۆ جارێکی تر ئەم ڕوفاتانە بێرنۆ بەشکم ئەم خەڵکەیشە ئەوانەی کە ماوە خەڵکێکی کەم ماوە لە ڕاستیە ئەنفال بیکە 4 بەشۆ 3 بەشی مردە بەشێکی ماوە ئێمە دوێنێ میم ڕێژا و میم سەوڵە مردن لە چاوەڕوانی کوڕەکانیان نابی میم ڕێژا و چاوەڕێی ئەم 170 بووڵن لە چاوەڕێی ئەوە بی و کوڕەکانیشی لێ خوشکەکان منە لە نوگرە سەلمان مرد دوو کوڕی پیاوەکەشی ئەنفال من 9 ساڵی لە ناو زیندانەکە بەڵێ 9 ساڵ هاوڕێی خۆت مرد لەوێ بەڵێ هاوڕێی خۆم مرد دایکی گەڕیاوە لە چاوەڕوانی مناڵەکان تریە مناڵەکان ترشی نەبینی هەتا ئیسا چاوەڕوانی خۆشی مرد ئیسا کەس نەما هەر لە شوێن هاوڕێی نزیکی دیەکەتان بوو کە لە هەر خەڵکی دیەکەی خۆمان 25 ماڵ یەک نەفەریان نەما هاوڕێ نزیکەکە و لەوێ مرد بەڵێ ئێستا تۆ گومانت هەیە ئەو جەستانەی کە باران هێناوێتە دەرەوەی کێک لە هاوڕێ نزیکەکانت بێ گومانم هەیە خوشکەکەی خۆم بێ گومانم هەیە هاوڕێکم بێ گومانم هەیە میمکم بێ گومانم هەیە خاڵۆم بێ گومانم هەیە ئامۆزان بێت خاڵۆزان بێت هەمووی کەس منە کە سوکاری ئەنفال فەرقی نییە هیوادارم وەزیری شەیدان گوێی لە قسەکانمان بێ هەستی یعنی هەست بە ئازاری کە سوکار ئەنفال ناکات ئەوەی کەسێکی نەڕوا هەست بە ئازاری کەستر ناکە هەرەوەنیان پێژم بەس تۆ ناوچیە ئامینە ساڵح ئامینە خان بەڵێ هەمومان هەستە پێکەین و ئێوە سمبوڵی هەمومانن تۆ ژنێکی بۆ هەموو ئازار و برینەتەوە ئەها چەند گەورە بیرەکەیتەوە ئەوە ئازار فێری ئەم کورد ئەم هەوێیان شەبۆمان کردووە وەجبەی 9 10 11 و 12 و 13 ڕێکارە یاسایەکانی تەواو بووە وەزیری شەیدان کاک ئارام ڕۆیی چنارخان ڕۆیی ئەوە ئیسا کاک عەبدوڵایش ئەوە 5 ساڵە دانیشتووە هەتا ئیسا موچە و ئیمتیازات بۆ کە سوکاری ئەنفال و زندانیانی سیاسی ئەبڕێتەوە ئیمڕۆ بەیانیمان پێکا و هیچمانیش نەدی ئەڕۆینە بەغاش ێژەیەوە 10 ساڵە موچەتان هەیە بەغاواتان من خۆم ڕۆیمە ئیمساڵ ڕۆیمە بەغا ڕۆیمە باقوبا وتی موچەتان هەیە 10 ساڵە موچەتان بۆ سەرف کریا کە سوکاری ئەنفال ڕاگیراوانی سیاسی ئەنفال لە کوردستان باشە خۆشکە گیان زۆر سپاس یەک کەس دەتوانم وەربگرم ئەویش تۆی کاگڕەنجیان زۆر سپاس بۆ بەرنامەکە من لە ئاڵەبجەی شەهید و نوێنەری شاڵای ئەنفال سەبەن ئێمە سەری خۆش بێ ئێمە وەکو هەموو لایەگەزانی حکوومەتی هەرێمی حکوومەتی عێراقیش دوای پرۆسەی حربی ئێران و عێراق پرۆسەی ئەنفال گەورەترین پرۆسەوە بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم وەکو کەیسەکانی تر بەدواداچوونی بۆ نەکرد بەڕاستی ئێمە هەڵەبجە مدیر عامەکەمان کە 2000 ئەنفالمان هەیە 200 هەر زیندە بەچاڵ کرا و 6 کەسیشمان ئەم پیاوانە باسییان کرد لە چواردەوری نوگرە سەلمانە باوکم هەمویانی عەرەبانی بردو ناشتوێتی بەڵام بەداخەوە تایسە مدیر عامەکەی ئێمە لە هەڵەبجە بەڵام باوکم ماوە باوکە شایەتی شوێنی و گۆڕانەیە باوکم شایەتە حتا عەرەبانەکەشی کەس هاتووە لە حکوومەت
وەکو شایەتێک بیباتەوە شوێنانە؟ ناوەڵ بەڵە پار ڕۆشتن پار لەگەڵم پیاوە ئەم پیاوە ڕۆشتن بۆ ئەوێ بەڵام ئەوەش تا ئیساتێ ئێمە ئەوە باوکتە نەخێر ئەمە ئەو ژەر پیاەکە لەوێ بۆ لەگەڵ ئێمە تا ئیساتێ دەستگایەکمان نییە بەنای ئەنفالۆ ئێمە ڕەبت کراین بە زیندانی سیاسی و ئەمە گەورەترین کێشەیە ئەوە نیە وەزارەتتانەیە وەزارەت نا ئەی بۆ ئەڵێ ئەنفال بۆ ئەڵێ شەهیدان بۆ زیندانی سیاسی ئەوە ئێمەش بە یارمەتی کاگڕەنجیان 12 جار چوومەتە هەولێر لەوە زیاتر ئەتوانم بۆ سۆشیال میدیا قسەتان لەگەڵا بکەم کاکاروان لە سەرەتای بەرنامەکەەوە تا ئێستا تێبینیان نووسیت و حەزەکەم بزانی ئەوەندەی خەڵک حەقی محاسبەی ئێوەی هەیە لەبەری خەڵک شەڕی نەکردووە دەنگ فڵان کەس بکا بە وەزیر وە بەس خەڵک شەڕی کردووە بۆ کاروانەکانی ئەم وڵاتە وە بۆ یڵتان نەرێت بن بەڕەوای زانی و نوێنەرایەتی خەڵک بکەن ئەم هەموو شتەی کە نووسیت بە دوواداچوونی لەسەرەکەیت ئەم بەرنامەیە چی پێبەخشی باش بوو بۆ تۆ بەرنامەیەکی زۆر باش بوو لە هەمووشی باشتر ئێمە ئەعلامی ئێمە ڕاهاتۆ بەس لە 4 و لە یادی ئەنفالە بەرنامەوە کاوە ئەمە پێویستیمان بۆیە ڕۆژانە کەیسانە بورژێنین وە قسەی لەسەر بکەین ئەمەی تەرمەکان کە باسان کرد لە نوگرە سەرما من بە دووادەچوونی بۆ قەزەیەکی تازە بوو بەڵێ کاتێ بە پێش بەرنامە کرد بە دووادەچوونێکم کرد تیمێک لە هەولێرەوە چوونەتە توبعادلی بەغدا با بڵێن توبعادلی هەولێر لەسەر ئالێتی وەرگردنی فەحسەکان ڕێکەوتون وە کتاب کراوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی بەڕێ سوودانیمان بینی حەوت داواکاریمان پێدایەکیان ئەوەی ئەنفال بوو ئەویش ئەمری دەرکردو بەداخەوە وەزیری دارایی ئەمرە جێبەجێ ناکە بۆ ئەو 2 ملیارەی کە قەرارە بۆ دارایی عێراق بەڵێ و لەگەڵ بەڕێز جێگری سەرۆکی یعنی بەشێک لە قەزەکە پەیوەندی بە پارەوە هەیە ئەوان بیانویان پارەی عێراق توبعادلی بەغدا ئەڵێ من بیانوم پارەم نییە بێ پارەمە بێ تەخسیساتمە بێ و ئێمە کە بەڕێز سوودانیمان بینی وەکو فراکسیۆنی یەکێتی دوایەوە کتابی کردووە بۆ ئەمری دەرکردووە کە پارەکە سەر بگرێ و ئەگەر کێشەی پارەش بوو کاگڕانشتووە پێشتر کەمپینی زۆرت کردووە من پێشنیازەکەم کەمپینێکەکەی لە دەوڵەمەندەکان وڵاتە کوێیەکەینەوە 2 ملیار وڵایی من کەمپین بۆ کەسوکە بۆ ڕوفاتی ئەنفال ناکەم ئەگەر بژم ئەگەر لە حاڵەتێکە چونکە هەست بە مردنەکەم نەک بڵێم بە پارەی کەمپین کەسوکاری بڵین ڕوفاتی پیرۆزی ئەنفال بێنینەوە ئەوە عیب نییە لێ قبوڵەکەن من کەمپین بۆ بکەم کاگڕانج ئەگەر هەردوو حکومەتەوە بێباک بن بڵێ من بەڕەوای زانم بەخوا بیانووی عێراقەوەی ئێستا بیانووی ئەوەندە بێباک نابن و فشارەکانی ئێوە ڕۆڵ و کاریگەریە بێ خوا حافیز ئەمە جەنابی وەزیر یەکەم بەرنامە و دوا بەرنامە نابێت چاوەڕوانی هەوڵەکانی کاکاروان و ئێوە شەبین بۆ ئەم مەسەلەیە خوا حافیز جارێکتر سڵاتان لەبێ ڕاستە وەکو یەکێک لە میوانەکان فەرمووی بەڕاستی میدیا لە دوای ڕاپەڕینەوە یەکێکە لەو لایەنانەی کە کەم تەرخەمی نەکردووە لە بە بەڵگەنامەکردنی کەیسی ئەنفال و دۆزینەوەی هەموو گۆشەکان پەناوپەسێرەکان چیرۆک و ستۆریە جیاوازەکان بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمەیە پێتان بڵێم بەڕاستی لەم بەرنمەیەدا ئەو قسانەی کە لەبەر کامێرا و لە پشتی کامێرا لەگەڵ من میوانە بەڕێزەکانم کردیان هێشتا ئەومان پێڵێ کە هەزاران چیرۆک هەیە ئێمە هێشتا نەمانتوانیوە بیگەڕینەوە هەزاران کەرەسەی باڵای هونەری شانۆ و سینەما و دراما و چیرۆک هەیە هێشتا ئاوەز و دنیابینی هونەری ئێمە پێی پێ نەبردووە و درکی پێ نەکردووە هەر ئێستا لێرەدا ئەو شوێنەی کە بارانە و لە تۆپزاوە جەستەی مناڵەکانی دەرخستووە 4 دایک و نوگرە سەلمان 4 دایک و باوک لێرن کە منداڵەکانی خۆیان لەو ڕۆژە تاڵانەدا لەو شەوگارە دەیجوورەدا مناڵەکانیان لە دەست داوە ئەمەوێ ئەوان بدوێنم لەبەرەوەی بەشێکی ئەو 171 ڕوفاتە پیرۆزەی کە لە بەغدان 5 ساڵە ئەمان چاوەڕوانن کە سۆراغێکی مناڵەکەیانی تێدا بکەن کێ لە ئێوە مناڵەکەی لەوێ بووە با مایکەکەی بەمێ
دایگیان چۆنی چایکیش دەستە ماچەکەم باشی یاخوا بێەوەی قوربانە بم فەرموو دایگیان وەڵا لە هین لە چەمچەماڵ هین بووین کرد بچوینە خانوەکانی ئەبلای چەمچەماڵ هاتیینە ئەوێ و لەوێش ئیتر بەخۆی زیل هاو تیان کردی وتیانەتان بینە چەمچەماڵ ئەرزتانەینە ئەرزیشیان نەداینێ و 3-4 زیل بوو بردینیان بۆ تۆبزاوە 5 ڕۆژ لە تۆبزاوە بووین و ئیتر پیاوەکەمیان لەوێ لێ بڕ کرد کە بڕیان کرد ئیتر چوونە دەبست لەوێش مناڵەکانم لە بەردەستی خۆبە دوانم ئەمری خۆی کرد جووتێک کوڕم پیاوەکەشم لەوێت یا چوو لە هەر سەرگوم بوو لە تۆبزاوە یاخوا خوالی خۆش بێ دایگیان عمریان چەند بوو مناڵەکانم وڵایەکێکیان 2 ساڵ بوو یەکێکیان 1 ساڵ لیان وەرگرتن خۆیان ناشتیان تەسلیمیان کردن ئارەوەڵە ئێستا بۆچی هاتووی بۆم بەرنامەیە دەوێت چی بڵێ وڵا هاتووم بۆم بەرنامە جەنازەکانیمان بنێ قم و قازەکانێ نەهی پیاوم دیارە نەینی مناڵم دیارە هیچی دیارنی ئارەوەڵە ئێستا چاوەڕێی ئەوەی ئەو 84 مناڵەی کە لە بەغان یەکێکیان ئەو دوانیان مناڵەکانی تۆ بێ وڵایی نازانم هەتا فەحسەکە نەکەی نازانم لە خۆم چی بڵێ بەڵام لە دڵی خۆتا هەر چاوەڕێی ئارەڵا هەر چاوەڕێن هەر چاوەڕێ قەم و قازەکەیانین چەندێکە هەرڵێن بۆتانێنینەوە ناشیە ناویان چی بوو دایگیان ئارام و هەرێ ئارام چەند ساڵ بوو هەرێم چەندێک بوو ئارام 2 ساڵ بوو هەرێمیش 1 ساڵ بوو لەبەر ساگیانیان لە دەستدا ئارەوەڵا لە برسا لە بەردەستی خۆمە هەوڵجار گەورەکەیان ئارام ئەمری خوای کرد بچووکەکەشیان بردمیان بۆ خەسەخانەی و لە خەسەخانەیش سوودی نەبوو خەسەخانەکەی دەبست سوودی نەبوو دایک بمرێ تا بمرم کەسەکەیم لە دڵ دەرناچی دایگیانخوا سەبووری دڵەباتەوە ڕاستی من حەزم ناکرد ئێوە بدوێنم بەڵام خۆت وتت حەزەکەم باسی ئەو چیرۆکە بکەم ئەگەن کزەی جەرگی تۆ کزەی هەمومانە ئەگەر بدام بێڵنە قەبرەکەەوە کزەکانم لە دڵدەچی قەت لە دڵم دەرناچی کزەکەیان کاک ڕەنج دایگیان خوا سەبووری دڵە پاک و جوانەکەت باتەوە ئینشاڵڵا ئەم قسانەی تۆ ڕۆڵ و کاریگەری هەبێ لەوەی کە جدیەتێک بنوێنن بۆ هێنانەوەی ڕوفاتەکانیان قوربانی تۆ بم دایگیان خوا سەبووری پیاوەکەمان کە ئەو شەوەی کە پیاوەکانیان لێ بڕکردی مناڵەکانشیان لێ بڕکردی مناڵیان برد و دوایی هاوردیان کە هاوردیانەوە بەیانی دەریان کردین سعا حەوت بۆ تەوالێت کە دەریان کردین پیاوەکانم بینی پیاوەکەمم بینی وتی توخوا مناڵەکان وتم وەڵا خەمی مناڵەکانی و نەبێ مناڵەکانیان هێناوە هەر ئەوە نەبینیم ئیتر دوایی نیوەڕۆ دەریان کردینەوە لەوێ نەمابوون کاکڕەنج چەند ڕۆژ دوای جیاکردنەوەی باوکیان مناڵەکان 2 شەو لەوێ بووین و سەری گیانیان لە دەستدا وەڵا 2 شەو لە تۆبزاوە بووین و سەری 3 شەوەی پیاوەکانیان لێ بڕکردین کە مناڵەکانیان بڕکرد چەندێ دوای جیاکردنەوەی باوکیان مناڵەکان گیانیان سپارت وڵایتر لەوێ نەقلیان کردین لێ 5 ڕۆژ لە تۆبزاوە بووین تر چوونە دەبست لە دەبست لە بینی 20 ڕۆژە هەردووکیان قەزا بڵای تۆیان برد عمری درێژیان بۆ تۆ بەجێشت بێخوا سەبووری دڵە با دایگیان یاخوا تۆش بێەوەی دایگیان ئەگەر وەزیر لێرە بووە داوای چیت لێ کرد وەڵا هەر داوای قەم و قازەکەیانمان بۆ بێن و بیان بینین و فەحسمان بۆ بکەن و نە فەحسیان دیارە و نە هیچیان دیار هەروەڵێن فەحسەکەن فەحسەکەش نی وا تۆ چاوەڕێی براو شتیان ماوە ئەرەوەڵا ئەوە کوڕەکەمە ئەرەوەڵا ئەوە کوڕە گەورەکەمە لەگەڵ تاسەجەن بوو ئەم بەبیری نایە هەشتا و سێ ئەڵێ بە من بەبیرم نایە ئەرەوەڵا دایگیان تۆ دانیشە با زیاتر عەزەتە نێم هەمومان سەری ڕێزە بۆ دانێوێنین دایگیان بێ بە کوڕەکە خوا ئەو بۆ بهێڵێ و عمری درێژ بێت یا ڕەبی پێنجم پێ بوو دوانیانم جێڵا سیانیانم هاوت دایگیان خوا ئەم سیانەت بۆ بهێڵێت کوڕەکەی تریشم هەر تووشی گەشکە و نەخۆشی بوو ئیتر لەوێ بەتەمای نەمام دوای مردنی ئەو دوانە ئێستا ماوە شکر ئینشاڵڵا خوا ئەم سیانە بپارێزێ بەخێربەی براشی بە قوربان و کاک ڕەنج دەستخۆشی لێ یەکەم بۆ سازانی ئەم بەرنامەیە قوربانە بم کاک ڕەنجگان ئێمە 700 خێزار بووین ئەو بوسیانمان نهاتنەوە ئەو 4مان گەڕاینەوە لە ئەنفالەکە تا ئێوە دایکشم بەوردی باسی کردو ئەمانە ئیتر ئێمەش ئەوەی ئەتوانی هەستیەوە زەحمەتە بکێشی لەبەر کامێراکە بڵێ ئەو هاوڕێ ئەو براخۆشەویستانە باسی زۆر شتیان کرد حەزاکە قسەکات دووبارەکەیەوە ئەمانە کەی تر مناڵی لەوەیە بۆی کاتیان نەگرم باشە قوربانە بم فەرموو
کاگڕنج بن نیزام حەمامین ڕزگار بوویان فالم باوکم بەڕێزی کاگڕنج باوکم مامم کە سوکارم تەواوی عیلەکەمان جگە لە مامە یەکم لەو کاتا سەربازی عێراقی بووە هەمومان ئەنفال بووین. خانەوادەکەت بەستەوە من خۆم و دایکم و خوشکێکم ماین بەڵام خوشکێکم و باوکمەرە ئەنفال و خوشکەکەم لەوێ لە دبز وەفاتی کرد لەگەڵ ئەو مناڵانەی کەوا چەند ساڵێک لەگەڵ ئەم خوشکە گەورەیەم زیندان بووە بەڵێ لەگەڵ ئەم دایانە هەمومان لەوێ بووین. یەکتریان ناسیوە یەکترتانە ناسی لەگەڵ کچەکانیە و وەڵاهی خوشکەکانیە و کاگڕنج خەڵکەکە زۆر بووە خەڵکی خەڵکی ئاواییەک بن من چوومەتەوە بەڵێ ئێمە خەڵکێکی زۆر بە یەکەوە چێ لەوانە کچێکی ئامۆزامە سەر لەو بەرە لەوێ لە دایک بووە دایکی لەگەڵێتی یەکێکە لەوانەی کە لە زیندانەکەی دبز لە دایک بووە. ئیتر ئێمە وەکو داواکاریمان لە وەزارەتی شەیدان بەڕاستی وەزارەتی شەیدان بەرامبەر ڕزگاربووانی ئەنفال و کەسوکاری ئەنفال زۆر کەم تەرخەمە وەرگرتنی سامپڵی خوێنیان فەحسێکی DNA بۆ هێنانەوەی وەفاتی ئازیزانمان وڵی بڕوا ناکەم بۆ حکومەت شتێکی ئەوەندە قورس بێ بەم شێوەیە وایان لێ کردووە. ئەجینا کاگڕنج هەمووی چاوەڕوانی ئازیزانی دیبێتەوە لە کەلار بێت لە چەمچەماڵ بێت لە بادینان بێت لە هەر شوێنێ بێ مویمێ بێتەوە کوردستان و لە خاکی کوردستانە بنێژدێن وەفاتەکانیان وەکو ڕزگاربووانی ئەنفالیش کاگڕنج بۆ لەو بەرنامەکە تایبەت نییە بۆ ئەمانی کە لێرن زۆربەی ڕزگاربووی ئەنفالە هەتاوەکو ئێستا هیچی منحەی ڕزگاربووانی ئەنفالی بۆ نەکراوە نەک ئێمە داوای وەفاتەکان کە بێتەوە ئەوانەشی کەماوە هیچی بۆ نەکراوە نەک ئەوەی کە بڵێ وەفاتەکان بێنێتەوە ئەمە عاناتمان زۆرە بەڵام ناکرێت لە یەک بەرنامە کۆتایی پێ نایە. کاکە قوربانی تۆ بم سپاس بۆ بەشداریت وتە پشکنینی چەنی تێچێ کاگڕنج هەر بۆ پشکنینی هەر ڕوفاتێ $700 تێچێ ڕوفاتی عزیزانمان بۆ پشکنینی خۆمان کە سوکاریان $50 تێچێ یەک دقە ئەبێ حکومەتی عێراقی لە ڕووی یاساییەوە بەڵکی حکومەت عێراقیە دابینی کە بجەکەی بەڵام هەوڵی حکومەتی هەرێمەوە کاگڕنج من بۆ وەرە قسەکەی ئەو بڕم بە سێ ڕێگە زۆر بە ئاسانیە مشاکرێ بەڵام هەوڵی ئەوێ یەکەم لە مەسئلەی بەدواداچوونی ڕوفاتی گۆڕە بە کۆمەڵەکان لە وەزارەتی شەیدان وەربگرێتەوە حکومەتی هەرێمی کوردستان تەنها نوێنەرێکیان لەوێ دەستەیەک دروست بکرێت بە ناوی دەستەی بەدواداچوونی گۆڕە بە کۆمەڵەکان و جنۆساید لە کەسوکاری ئەنفالکراوان پێک بێ بۆی ئازارەکە لە ناخیانە ئەزان چیەکەن ئەمە یەک دوو هەڵمەتێکی نیشتیمانی گەورە بکرێت بۆ وەرگرتنی سەمپڵی خوێن و پرۆفایل بۆ هەموو کەسوکاری خانەوادی ئەنفالکراوان دروست بکرێت هەر پرۆفایلەکان کە حاضر بوو منەوە تا دادانەوەکو تەمەنیان دەیان کەسی شیکاری نەخۆشیەکان بڕۆم پێ بکە بە خۆبە خەژەکە هەر هەمومان ئێمامەدەی بە خۆبەخشەکەی بۆ کوێ ئەڵێن بۆ سەماوە بۆ نەزانام کوێ بڵی ناخەوە بە تۆ ناکرێت مەبەست ئەوەیە کاگڕنجیان ئەو بەڕێزانە خو یاخوا 100 ساڵ تەمەنیان بێت تەمەنیان بەرەو لە کۆتایی ئەچێ ئەگە سەمپڵی خوێنەکەی وەرنەگرێ پرۆفایلی بۆ دروست نەکرێت 10 ساڵی کە 4 ساڵی کە 2 ساڵی کە نامێننەمان ئەمە دوو سێ نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق ئەبێ ئەوانی شان بەشانی حکومەتی هەرێم هەوڵی جدی بدەن بۆ ئەم کەیسا کاکاروان ئومێدێ پێێتی ئەو شتانەی نووسیوەتی ڕۆڵ و کاریگەری هەبێ ئەڵێ بەم دانیشتنم لەگەڵ ئێوە زۆر دڵخۆش بووە چونکە زۆر گۆشەی تازەتان بۆ کردوێتەوە کە بە دواداچوونی بۆ بکات منیش خۆم لەوە لەوازی لە ناهێنم تر من خۆم ماستەر کاگڕنج ببورە قسەما بۆ من بڕیت ئەوتمان بە هەر بۆ ڕوفاتێک و ئازیزێکمان لەگەڵ پشکنینی خۆمانە $750 تێچێ ئەمە ڕێژەی کەمە ئێمە باسی ئەو 170 ڕوفاتەمان کرد ئێمە نزیکەی کەمتر لە 3000 ڕوفاتی ئازیزانمان هێناوەتەوە لە گودی دێبنەوە لە چەمچەماڵ و لە بەرزان لەکوێ نێژراون دووبارە ئێساوانش پشکنینی بۆ نەکرەوە ئەبێ دیسانە و گۆڕانە هەڵدەینەوە پشکنین بۆ ئەوانش بکەین ئێمە ئێستا لە ڕزگاری لە گوندی دێبنە گۆڕستانێکمانێ بەڕاستی ساڵی پار 5 ڕۆشتینە نوگرە سەلمان ئەو گۆڕستانە هیچی کەمتر نییە لە نوگرە سەلمان ئێستا ئیمڕۆ کە من و تۆ ئەم قسەیەکەین ئەم دانیشتنەما کردووە کۆمەڵێک لایەنی دیاریکرا و تازە نەمامی تیانێژن بیابانێکە ئەو گۆڕستانە چواردەوری تەلبەندە یعنی وە هەرۆک و باخێکی هاوڵاتیەکی بەسیت تەلبەنێکی جگە لە باخیش وەکو حرمەتم بۆ کەسوکاری ئەنفال و بۆ ڕوفات و ئازیزانمان حسابی جێگەیەکی ئاژەڵیان بۆمان کردو تەلبەنیان لێداوە ئەوە بەجددی دوولەوەی لێ نییە کاگڕنج دوولەوە یعنی دوو جار ئەوەیە بە تاکید وێ بڵێن دوور لەوە یعنی ئەمە حقیقەتە بەڕاستیە تا ئێستا مۆنومنتێ نەکراوە تا ئێستا هۆڵێکی شایستەمان نییە بۆ ڕۆژی پرسەکان کە 4 پرسە ئەگێڕن یعنی کەس نییە خەمی بخوا کاکاروان هەڵە نەبم ئەیناسم ئەگەر ئەو من بناسێ
کاکاروانێک یەکە لە پەرلەمانتارەکان کە کاتی خۆی لە حملەی هەڵبژاردنە کە سوکاری ئەنفال نییە پێم وایە لە حملەی هەڵبژاردنە کەیسی ئەنفالی بەکارهێناوە چەند پەرلەمانتارێک ترمانێ و 4 پەرلەمانتارەی گەرمیان سییانیان کە حملەی هەڵبژاردنە مۆزوع ئەنفال و کەیسی ئەنفالیان بەکارهێنا. بەڵێ بۆ شتەکان بۆ نمونە لایەنە گەشتەکەی نابینی بۆ ناڵی هەوڵیدا لەبری بڵێ بۆ نمونە کەیسی ئەنفالی بەکارهێنا بۆ ناڵێ بۆ کەیسی ئەنفال ویستی بێ بە ئەندام پەرلەمان یعنی خۆتۆ لە ناو دڵی ئەوانی من ئایسە بۆ ڕوونەکە پرسیارەکە تێگەیشتم شتەکان زۆر نەگەتیڤ تەفسیرەکەی زۆر ڕاستە کاک ڕەنج بۆ نمونە دایما ئەگەر مەسەڵەن مادەم تۆ لەم مەجاڵایی شەکەی بۆ کەسوکاری سەربەرزی ئەنفال دایمەکە خاڵێکی گەشە بینی لە شخصیەتێکە لە کەسێکە لە وەزیرێکە خاڵە گەشەکەی ئیبراز بکە بۆ ئەوەی خاڵە خراپ و کەم تەرخەمەکانیشی بە قوت بکەی وەکو خاڵە گەشەکە. سەرەتای بەرنامەکەی جەنابەت بە کەلیمەیەک دەست پێکرد بە وشەیە کەوتت ئەم بەرنامە زۆر خەمباری و خەماویە با منش کۆمەڵی قسە بکەم کۆڵی خەم ئاوێتی خەمەکانی ئەم بەرنامە هەڵەبجەواتی بەڵێ من هەڵەبجەواتی یەکەم جار ئەو قسەم کرد. ئێمە لە ساڵی هێشتاش کاتێک ئەنفالکراین لەگەڵ ئەم کەسوکار و دایک و برا و خوشکانی خۆمان لە نوگرە سەلمانێکمان بینیەوە بەڕاستی لەوێم بە حکمی ئەو بینینەی ئەوێ من نەتوانم قسە بکەم چونکە ئێمە لەوێ دەستبار و هاوکار و غەمبار بووین هەمووان بەیەکەوە بووین. من بیرم دێت چاک بیرم دێت تەمەن 17 ساڵ بوو ئەمانی کە دانیشتون ئەکری ئەوانە تاکتاکیان لێوە بوو بێت بەڵام دایک و باوکیان بە تایبەتی ئەو دایە پیرە کە ئەو قسەیە کرد بەڕاستی مامۆستا ڕەنج من خۆم کە ئەو گریا بۆ کەسوکار و ئینتیزاری کەسوکارەکەی خۆی من دایک خۆم هاتەوەیات. ئێستا من خەمی ئەوەمە لە کاتی مردنی دایکمە بەڵێنم پێدا کە ڕوفاتی براکەی خۆم بەدەستی خۆم ناشتومە لە نوگرە سەلمان چۆن بتوانم بیهێنمەوە ئەو هەوڵانی کە ئێستا ئەدرێ لەکوێ ناشتوتە بەڵێ بەدەستی خۆم ناشتوم بەڵێ ئەو وڵانی کە ئێستا ئەدرێ هەوڵت داوە ئەمە لە وەزارەت بەد باسەکەم ئەو وڵانی کە ئێستا ئەدرێ من وەکو خۆمە کۆڵەبجەی سوپاسی تاکی هەوڵی ئەو کەسانە ئەدەم کە ئەەکەم کە هەوڵیان داوە بە وشەیەک بە هەنگاوێک بە بۆچوونێک بە ڕێنماییەک بەڵێ ئێمە لە ساڵی 2000 ئەخیری ساڵی 2012 بە شخصی من خۆم چوومە لە مامۆسارم لەگەڵ تیمێکی خۆمە هەڵبجەی لێ کۆمەڵی قسە و باسم بەم جۆرە کرد وتی کاکە تۆ ئەم شتانە ئەزانی ئەم زانیێرە ئەزانی بۆ ناچی کەیسی بە دوواداچوون بە دوای ڕوفاتەکانە تۆمار بکەی لە بەڕێوەبەرێتێکی خۆمان بەڕێوەبەرەتی کۆمەڵی ئەنفال کۆمەڵی چی پێڵێن ئەوەی بە دوواداچوون بۆ ڕوفاتەکان بەڵێ لەوێ دوای 4 مانگ تەلەفۆنیان بۆم کرد لە وەزاری شەیدان و من تاکە شایەت حاڵی هەڵبجەی لەگەڵ تیمی حکوومەتی هەرێماوە لەگەڵ تیمی حکوومەتی عێراق وەزارەتی مافی مرۆڤی حکوومەتی عێراقی من بە تاک و تەنیا چوون بۆیان یعنی چوون بۆ نوگرە سەلمان خەڵکی خۆمان لەوێ ئەیان تۆ مجازفە بڕۆحی خۆتەکەی بۆ ئەماکەی ئەموت کاکەیان من برای خۆم بەدەستی خۆم ناشتم ئەگەر من دەستمە دوای ڕوفاتەکە خەمی نەخۆم یعنی بەتمای حکوومەتی عێراقی بۆم بێنێتەوە شتیوامان نییە شتیوامان ئێمە ئەیژڕۆن ڕەنجەکە ئەدەین هەوڵەکە ئەدەین سەر ناگرێ ئەیوەرە تۆ چاوەڕانی چی بکە یعنی بەڕاستی ئێستا لە کۆی ئەو ئیشانی من بەدواداشونم بۆ کرد ئەو هەوڵ و ماندووبووین لەگەڵ هەموو برادرانە کردمانە گەشتمە تەقەنعات مامۆستا ڕەنج یعنی حکوومەتی عێراقی بەڕاستی خەمساردە. دەست خۆش مایکەکە بۆ ئەو مای فەرموو من تەواو نەکردم فەرموو ئاخر بەس مەجالی دوای گلەی لە من مەکان من چارەکێکی ترم ماوە باشە ئیتر خۆتان دابەشی کەن بە عادلانە باشە. حکوومەتی عێراقی خەمساردە و خەڵکی ئەنفال کراوش لەگەڵ ڕێزمە بوانی کە ڕەنجیان دا و هەوڵیان داوە دیسان خەمساردن حکوومەت هێرەمیشان خەمساردە چونکە بۆ کاتێکە من ئەو ڕێگە توولانی ئەبڕم مجازفە بڕۆح و گیانی خۆم ئەەکەم باشە لەوێ کاتێککە هەردوو تیمەکە ئەیان بەمە سەر گۆڕی هەڵبجەیەکان لەوێ ئەڵەن کاکەمە گۆڕی بە کۆمەڵێم ئیش لەسەر گۆڕی بە کۆمەڵەکەین ئەمە ئێمە نە فەحسیەوە نە بە دوواداچوونی ئێوە نە چاڵێکی قوڵشێکە بڵێ بە حەفار و بە شۆفڵاو بدرێتەوە مەبەستەوە هێشتا هەڵبجەیەک لا نەکراوەتەوە هەر هی قسەی لەسەر دەکراوە یەکەم کەس و ئەخیر کەس ئێمە قسەمە لەسەر کردو سپاسانە فەرموو ئەو کاکەیە بە مایکەکەی بەنێ ئەی براگیان جەنا بە قسە و نەکرد دەفەرمووی طبعا بۆ مەسەلەی ئێمەش کاکەن ئەڵەم عەدالەت بپارێزن خۆیان ئەوە تا ئاوا عەدالەت بۆ مەسەلەی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە ئەم چەند برادرێکمان لەگەڵا بووە 12 جار چوونەتە هەولێر بۆ داوای موچە و ئیمتیازات و ئەوە حەقا ئەوە شوێنی ئەوەش نییە بەڵام لەسەر سەیریکا بەرنامەکەی من لەسەر ئەم ڕوفاتە پیرۆزانە
ئەگەر لەسەر ئەوە فەرمایشتێکە هەیە لە خزمەتتان برای بەڕێزی ئێمە نییە ئەوەی تر مافی خۆتانە موچە ئیمتیازات هەموو شتێ خزمەتگوزاری بەس بەرنامەکی من ئێستا لەسەر ئەوە نییە باسی ئەوە ناکەم حکوومەتی هەرێم سێ وەزیری دانا بۆ جیاکردنەوەی ئەنفال لە زیندانی سیاسی و لە جینۆساید دوانە هەتا ئیساتێ ئەوە نەکراوە هەتا ئیساتێ ئەو لیژنەیە کە دکتۆر ئاوات و ئومێد سەباح و وەزیری شەیدان بوون ئەو دوانیان هەردووکیان حازرن بە دەستخۆشیەوە بەس وەزیری شەیدان ئێمە جا من حەزەکەم شتێکی پێ بڵێم ئێمە لە هەشتاوەش کە بردینیان بۆ نوگە سەلمان لە تەواریەکەوە خستیانە سیاری قەپات عیلەیەکمان لەگەڵا بوو باوکو دایک رامزت یاچوو سێ کوڕیان ما بڵێ کچێکی 3 ساڵە کچەکە لە بەغا سیارەیەکمان وەسا بورانەوە خەڵکەکە هەر بورایەوە ئەوانەی بەغا بورانەوە یەک سیارەی کامل بورانەوە حەریقیان هێنا ئاویان تێبەران کچەکە شتی ئاوە خۆ تەوا ئەمنێک مناڵەکەی برد ئای ببن تایسن هاتوت سواس جەنابەت قسەت کردوانی کە قسەیان نەکردووە کاگرنجگیان سوپاس بۆ بەرنامەکە واستەکەم ئافرەتەکان غەدریان لێکرێت جگە لەوەی کە هەمویان لە دواوە دانیشێنراون هەر نایڵن قسەش بکەم کاگرنجگیان سوپاس بۆ بەرنامەکە برای بە خێراتی میوانە بەڕێزەکان هەموو تۆ لە بری خوشکەکەشە قساکەی فەرموو منی چێکم لەوانەیە کە ساڵی 2012 مقەبەرێت دۆزرایەوە لە نەجەف لە حەیدەرەی 1 و 2 ناوی باوکی من لەو ناوە نابوو بەڵام نە هەویەکمان بینی کە پیشانمە بن بڵێن ئەمە هەوی ئێوەیە نەخوێنێ نەحی شتێکمان لێ وەرنەگیرا بەڵ بەس ناوەکە حەمامین حەسەن ئەحمەد خەڵکی سەنگا و گوندی فڵان شوێن ئیتر ئێمە ئەوە نەمان بینیوە بەحساب لە ناو ئەو گیرفانیا لە ئەو مقەبەرە بڵێ هەوی 8 نەفەر لە گیرفانیا بوو بێ هی 1 نەفەرمان دەرکەوتووە هی برایەکمان ئێمە ئەو هەوێشمان نەبینەوە تا ببینم زانین ئەوەیان ئەو نییە جا لە دێبنە بە خاکیان سپاردنەوە ئەو خەڵکە و ئێستا ئێمە نازانین بچین بڵێن کامە قەبرەکەی باوکمە ئەوە لەکوایە ئێمە نازانین یعنی چۆن بزانینەوە باوکمانە مەبەستەوەیە بۆی ئەمانەی تر ئاوانە بێت بۆی تر ئەمانەی تر پشکین بگرێ و خەڵک کەسی خۆی بناسێتەوە هیچ نەبێ ناوەکەی لەسەر بنووسێ وایە زۆر سپاس کاگران تێبینەکەت بەجێ ئەو دایگیان ئەو فەرموو دایگیان خۆت قسەت هەیە بەڵێ فەرموو ئەگەر زەحمەتە کێشیە سەر پێ کاغڕەنجگیان یاخوا بەخێر بێ دەست خۆش بێ لەکوێوە هاتی دایگیان لە ڕزگاری وە لە ناحەی ڕزگاری بەڵێ فەرموو دەستخۆشی لێەکەم لە بەرنامەکە دەستە ماچەکەم بەخێر بێ دەست خۆش بێ دای مەسەی بەرناماتەکەم بەس کاتێک ئێمە باسی ئەنفالەکەن ئیسا لەو کاتا داوام کرد لە عەسر دایە سەبیحە ئەرزی وتر ئەگلەی لە کێ دایە سەبیحە عەسر بۆ ئەرشێنی بۆ ئەگیری ئەی چۆن ناگرێ گلەی ئەمەنە زۆرە ئەمەنە خەڵکە گشتی گلەیەتی گلەیە دایگیان نەموت گلەی و لەکێ هەیە بەس حەزم کرد دڵی تەنگ نەکەم لە کورد خۆمان لە سەرۆک خۆمان وتم بێژە گلەیەکەم ئەوە تا گشتی عەسرە گلەیە بەرامبەر وە سەرۆک خۆمان سەرۆک حکومەت خۆمان وە وەفات نەهاوردونۆمانە ئەوە چەندێکە خۆم ڕێمەتە نوگرە سەلمان وەڵا چمە سەماوە چۆن ئەم برادەرێ لە وتیان ئاوە خۆمش بینام بە قوربان ئیس ناکرێ ئیسەیشە یاخوای هیوادارم ئەم دانیشتنە بەردەوام بێت و لەسەری بکۆڕێتەوە بۆ ئەوە فاتێرمانەوە بێرنەوە بە قوربان من بە قوربانی تۆ دایگیان فەرمەوە خوشکەم ئەوە لە زیندان لەدایک بووی خوا لەکوێ لەدایک بووی لە دوو بز لە ناو زیندانەکە بەڵێ دایکم لەگەڵایە ئەمە دایکمە دایگیان چۆنی حەزەتێ بەم هەڵسیانمە سەر پێ دایگیان هەر لە شوێنی خۆتەوە دەستخۆشیتان یەکەم بۆ دەستە ماچەکەم ئەم خوشکە ئازیزەم لە زیندان لەدایک بوو بەڵێ 9 ڕۆژ لە سژناوین ئەم کچەم لەوێ بوو کچێترم 5 ساڵان و لەوێ مرد هەتا گیانی دەرچوو هەرەی ماست داوای ماسێک دایگیان بەخوا ئەمەم بوو ئەوە دیار بە بوراوە ماستی دی بوو بەدەست سەرباز و شتەکانەوە نەوەڵە هەر هەتا گیانی دەرچوو ئەی مایکەکەن ماسێکرد ئەم جارەی دایە مایکەکەن زیخەرەوە وەدی قەعەکە وەی دایە ئەوە نەنەو باوەی گشتیاتوە بەرچاوی لە هیلاک گیانەڵا بوو داوای شتەکانیە کرد
لە الله بوو دای ماستەکە لە الله بوو نەمکی و باوشی هاتووە بەشچاوی سەشماگەر مرم لە بیرم بچە قەت لە بیرم ناچێ کوڕێترم پێ و کوڕەکەم ئەمنەکان خۆناڵەتفەنێکیان دا سەریا بەخوای سەر وەکتێک چوون وایە دایانە ئەم پشتە ملەیە بوودا و کوڕەکەم ئەتر نەمزان ئەتر شەوەیان ڕۆژە وەڵا کوڕەکەم دوایی باش بوو ئیسەکەش بەخا سەش قسەی تەواوەتی باشن دایگیان چەندێ دوایی ناوی چی بۆ ئەو کچە و کە گیانی لەدەستدا ئاشتی هەتا دوا هەناسە هەروتی ماست حتى گیانی دەچووتی دایە ماست دایە ئەوە نەنە و باوەیە ڕسەی قاعەکەیە کرد هەتی گیانێدا لە گیانەڵاوە بۆ هەرەی دایە نەنە و باوە چەند ساڵ بوو 5 ساڵ دایگیان چەند ناوی چی بوو ئاشتی ئاشتی ساڵ چەندێ دوایی لە دەستدانی ئاشتی ئەم کچەی کە لە تەنیشتەوە لەدایک بوو لە ناو سزنا ئەو هێشتا تووشی نەخۆشیەکە نەبوو ئەم بوو لەدایک وە دیار ئەمە زیێڕەی کرد کەوە دیار خۆمەوە مناڵەکەم بوو ئیتر چاوی کەوتە خۆم کەس نزانی زراوی تۆقی کەس نزانی زیێڕەی کرد نازانی دایگیان سەکە هاتووی بۆ ئەم بەرنامەیە ومێدە هەیە ئەو مناڵە لەناو ئەم 170 ڕفاتا بێ وەڵی نازانم ئیتر هەندێکیان هاوردە بۆ چەمچەماڵ نازانم ئەوانەی لەویا ئیتر لێیان سەنیت گیانی دەرچوو بردیان بۆ تۆبزاوە بۆ دووبست بۆ مزگەوتەکەی دووبست ژیەکمان لەگەڵا و خاڵۆزەی پیاوەکەم و وتی خۆم نەتەکیاوم بەخوا کردیان تەشەڕ لەسەر کفنەکەی کفنیان دفن کراوە دفن کراوەتی بەخوا بینیمە هەنێ خۆلیان هەڵداتۆ قسییان دژێر خۆڵەکەەوە نەقەبریان بۆ کردەوە نەهیچیان بۆ کرد لە دووبست دایگیان ئێستا بۆچی بەم نەخۆشیەوە ئەم زەحمەتت کێشاوە هاتووی بۆ ئەم بەرنامەیە وەڵی بۆ ئەوە هاتم چەند ساڵە من نەخۆشم ئەو کچەم بووە لە سزنا تووشی ئەو نەخۆشیە بووم ئێستا تووشی ژان نەخۆشی ژەر پەنجەم سوکە زەڵبەیەکیش هەردێیاوم ئێستاکە هەر یەکجاری ئەوەی ترەفەکم کەوتێ گیانمە لەرزی ئەی چی بکەم وتم با بچم وەزعی مادیشتان خراپە ئەرە بەخوا تا ئێستاکە حسابی هیچیان بۆ نەکردنی چەند ساڵە من ئەنفال بووم ئێستاش هیچ مادی و مەعدەوێکما بۆم نەکریا هیچ ئێستا خۆم تر هیچیان بۆ نەکردی خۆشم زمانم تۆزیە لاڵ بووە باکتان بڵیم دایگیان ئینشەڵڵا تۆ باشە بیت و وەڵی تر زمانت عیبی نییە دەستە ماچەکەم سپاس دەکەم ئەو ئافرەتانە کێ قسەی هەیە ئەو ئافرەتانە کێ قسەی هەیە ئەتوانم دوو کەسی تر وەربگرم بەڕێزان فەرموو دایگیان بەخێر بێ دەستە ماچەکەم نزیکی خەرەوە دایگیان چییە فەرمووی ئەلفالم بەڵێ سجن بووم لە دووبز و تۆبزاوە بەڵێ کچێکم لە سجن مردووە پیاوم ئەلفالە شوگرەم ئەلفالە هەچی کە سوکارمە ئەلفالە چی هەشت مناڵی پێدایکم پێوە 5 مناڵی بێ خۆشم سیان ئەمە هەشت ئەم هەشتە لەسەر مەقەبا بەخێوم کردوون هەشتە گەورە کردووە بە بێکەسی و هەمووی خۆت گەورەت کرد سیانی خۆم و 5 بێدایکم پێ بوو 5 بێدایک دایگیان چۆن پەروەردەوکردن ئەم مناڵانە لەو گرانیە و وەڵا بەسە بووینە ڕق و بەدامایی و بۆم کردینە سەر خوسانیمەوە ئاردەوە بۆم لێکردین دام نەفسێ ئەو لەونە خێوم کردن نانە بۆ ماڵانە کرد ئیشکەریتە کرد ناوەڵا هەر لە سجنەکە بووین لە سجنەکە لە سجنەکە بەخێوە کرد ئەرە بەخۆ هاوردم نەدام نەشە دەست کە سوکاریان مناڵەکان شکر لەخوا بە زیاگشتیان گەورە بوون و هەرزەکار و ساحێژن و مناڵ ئەی سەر لێ ئەیان وەفادارن ناسنەوە ئەرە وەڵا سەرم لێدەن خوشکە زامن و برازامن و هینا دایک و باوکیان لە زیندان نەما دایکی یەکێکیان هیچ هەرکیان بریا بۆ نورە سەلمان یەکێکیان هەر نەهاتن و دوای ئەوە هاتن و ئەوانش لەیرە ئەمری خوای کرد خەسوومە لە نورە سەلمان هاتەوەتی کوڕەکانی ئەلفالە ئەو زیێڕێ کرد فەقیرە دایگیان هەر لە ناو سزنا خزمەتەکردن یا لە دەرەوەش هەر دەستە پێیانەوە سجنەکەی وەخێوم کردن هەتا هاوردم هەر بەخێوم کردن چەندێک بوو کێ فترەکەی وەڵا ئیتر لێ خۆما 6 مانگ و چەندێک بوونە لێ خۆما سجن بووم باشە دایگیان ئەمشە هەچی کە سوکارم هەیە ئەوە ئەلفالە ئەوەنم ئەلفال هیچی ناتێت ئەم لیستە گەورە هەموو کە سوکاری تۆ گشتی ئەلفالە هیچی ناتێت ئەرە بەخۆ ئەمدی و ئەودی و هەموو کە سوکاری ئەرە بەخوا هیچی هی ما خەزوران و هی کە سوکارم دەست خۆش
ئەو خوشکە دایگیان من سويلة مصطفى تاقاني هشت أنفالم تا ئێستا ئێمە هەمومان بۆ یەک مەرام هاتوین بۆ ئێرە فەحسی DNA بۆ بکرێ بۆ ئەوی ڕوفاتەکانمان بناسینەوە زۆر سەریەک نەیەشێنین ئێمە هەمومان داواکارین فەحسی DNA بۆ بکرێ لەبەرەوەی بزانین چێ کە سوکاری ئێمەیە و چێ کە مسبینی خۆم مرم نازانم سمپڵ لە چێ وەردەگیرە مەچکۆ مامەکانیشم هەموو مردوون کەسی کەمان نییە ئێمە داواکارین سمپڵی خوێنمان لێ وەربگیرێ هەمووی زۆر ناخایانێ ڕەنبێ هەمووی مانگە دوو مانگ بخایانێ ئەو فەحسی DNA و کە ئێستا حکومەت گەورەی کردووە ڕەنبێ بوجەکەیان تێ هەڵنێنێ با معاشەکانی ئەنفال کە ناماندنێ ئێستا هەرەو معاشەی خۆمانی لێدن تا ئێستا فەحسی DNA دەکرا بۆمان هەموویمان بۆ دەکرا من ئێستا ئەگەر بمرم ئەڵێم مناڵەکان بمەن لە چەمچەماڵ لە مەنۆمێتەکە بمنێژن هەر ناکەسێکم دێتەوە ئەوێ من برایەکەم پێی نەگرت بوو زندە چاڵ کرا منیش هەڵاتوم لە دەست ئەنفال من سجنی هەڵاتووی ئەنفالم لەم ماڵ و لەو ماڵ گەورە بووم بۆ پیاوەکان خۆشتر بووە ڕەنبێ کاک بەختیار یەکێکە لە تاقانەکان کوڕە خۆشتر بوو بەڵام ئێمە من تەمەنم 11 ساڵ بوو کە دایک و باوکم ئەنفال کراون لەم ماڵ و لەو ماڵ گەورە بووم دوو ڕۆژان لەناو دوو لە ڕووی ئەو جەماعەتە لەناو پەردوویەکا بووم کە تکتک ئاوی کۆنە دەهاتە خوارێ ئاوی ژەنگاوی دەم خواردەوە حەو ڕۆژان بانگەوازە کرا حەو کچە ئەنفال هەڵاتەوە لە هەر جێیەکە بیانگرین ئەو ماڵش پێوەی زیندانیەکرێ ئەو ماڵش پێوەی ئەنفالەکرێ ئێستا ئێمە داواکارین لە حکومەت لە هەر بەرپرسێ هەر جێ هەر لایەنێ هەر کیانێ کە بتوانێ فەحسی DNA بۆ بکە کە بە زندویی لەگەڵیانە نەبین بە مردویی بزانین گۆڕەکانمان چێیە با موچەکەمان ببڕدرێ بەڵام با ڕوفاتەکانمان بزانین چێیە ئەم موچەی کە ئێستا ناماندنێ با ئەوە بکەن بە سەرفی ئەو فەحسی DNA من کچەکەم دکتۆرە لە هەولێرە وتی جارێک کرد کۆبنەوەیەکمان کرد لەگەڵ شاناسخە کاکە بەختیار لەگەڵمان نابوو وتی هەمووی 2 مانگ 3 مانگ دەخایەنێ هەموو شتەکان کۆمپیوتەریە ئێستا دەستیمان پێ دەکەن جارێ وەزیری شەهیدان ئەسڵەن ئاگای لە نەکە سوکاری ئەنفالە نە شەهید نە هیچ نە ئەتوانێ بەرامبەرمان دانیشێ خۆی ماڵی ئێمەیە و دەستگای شەهیدان وەزارەتی شەهیدان ماڵی کە سوکاری ئەنفالە لەبەر خاتری ئێمە لەوەیە کە لەبەر خاتری ئێمە لەوێ ئەبێ ئێمە بتوان ئەبێ بە چەند پرزگایان ڕەت بین لەبەر ئەوە لە کاک عەبدوڵڵا زۆر تووڕەن قەت لەگەڵتان دانانیشە لێمان لێی تووڕین لەگەڵمان دانانیشە عەبدوڵڵا لێرە بێ ئەڵێ من لە یادی ئەنفالە چوومە خزمەتیان دەریان کردم بە قسەمان ناکە ئیشەکانمان بۆ جێبەجێ ناکە بۆیە دەریەکەین بۆ دەست بە ڕێزی تۆ دەگرین ڕێزمان ناگرێ بۆیە ڕێزی ناگیرێ خوشکێ گیان دەست خۆش با ئەم بەریش قسە بکەن من 1 دقیقه لە کاتێکم ئەمبەر قسە نەکەن ئینجا بێمەوە لاو 1 دقیقه بفەرموو لە خزمەتتان کاگەڕان زۆر بە کورتی بەڕاستی ئێمە لەبەر کوردبوونمان لەبەر دروستبوونی کیانی کوردی تاقانە بووین هەموو کەسوکارەکانمان لەدەستدا ئێستا ئێسک و پرووسکی کەسوکارەکانمان پێ بەڕەوا نابینن بەڕاستی ئەگەر لێکۆڵەرێک توێژەرێک لە دەرەوەی وڵات بێ بۆ ئەوەی ئاستی دڵسۆزی بەرپرسانی ئەم وڵاتە بزانێت تەنیا سەردانی گۆڕە بە کۆمەڵەکانی پێ بکە هەموو وەڵامێک وەرەگرێ هەموو وەڵامێک وەرەگرێت لە سفلەی لە پێنەزانی باشە بەڕاستی کاکەریمێکمانەیە لە ڕزگاری ماڵی لە کەلارە خۆی خەڵ خوڕماتووە کاتێ ڕوفاتەکان هێناویەکێ لە ڕوفاتەکان هەر ناسنامەی مناڵەکانی پێبوو بردیان لە دوکان ناشتیان وتی کاکەەوە مناڵەکانی منە بێفەحس هەر لە کەلار بینێژن لە ڕزگاری بۆ ئەوی بتوانم سەردانی بکەم یعنی پێویستی بە فەحس نەبوو ئێمە وا هەستەکەین حکومەتی هەرێم هەر ئەوێ ئەم کەیسە لە ناو بەرێ باشە گۆڕە بە کۆمەڵەکانی هی ئەوە بوو دەوڵەتی کوردی پێ دروست بکرێ هی ئەوە بوو کە تاوانی جینۆساید لە ئاسی ناوخۆ و دەرەوە پێ بناسرێ حکومەتی عێراقی ناچار بکرێ هەموو التزاماتێکی بەرامبەر کەسوکار ئەنفال بکە بەڵام بەداخەوە دەستخۆشی لە کاکاروانەکەم هیوادارم پەرلەمانتارەکان ترچا لەو بەڕێزە بکەن هاوکاری بن بۆی ئێستا هیچ نەبێ بتوانین لەم کۆتاییە فەحز بۆ ئەو ڕوفاتانە بکرێ و گۆڕەکانی ترشاڵ بدرێتەوە دەستخۆش دوا کەس ئەتوانم وەربگرم فەرمو ئەو خوشکەم مایکەکەی بەنێ بەبێ زەحمەت سپاس گیانەکەم فەرموو خوشکی من داوای لە بورنەکەم ئەبوو خۆم بۆ بهێنم زۆر سپاس بەخێرات نییە خوشکی لە بەڕێزاناکەین طبعا ئەمانەی لێرن هەمووی کەس و کاری ئێمەن کەسێکیان نییە ئەگەر بیشمێنی بڵێ ئەم کەسە بگرم لەبری خۆ دەنگە زۆر هادێ کەسێکی تیانە کە باوکی ئەنفال نەبێ و لە کارەساتی ئەنفال ڕزگاری نەبێ خۆم لە نوگرە سەلمان بووم ئەو کوڕە برامە ئەوە طبعا ئێمە دایک و باوک و خوشک و برا هەمومان عیلەی ئەنفال بووین ئەوە قوربانی دەستی ئەم سجنەیە کە هاتینەوە لە نوگرە سەلمان
نابوو نوگرە سەلمان مەکتەبی تاوا نەکرد بە هۆکاری ئەوە ئەمجا هەرچی کەس و کار و خاڵۆزا و پۆرزا و زیاد لە 40 نەفەرم لەژێر گۆڕە بە کۆمەڵەکانە ئەم خەڵکی لێرە دانیشتووە هاتووە بە بەرنامەیەک و بە 4 قسە بەڕاستی کۆتایی بە مۆزوعی ئێمە نایەت. باشە تۆ بۆمان کۆ بکەیتەوە 1 2 3 چیڵێ 1 2 3 ئێمە یەکەم هەدەفمان هێنانەوەی ئەو گۆڕە بە کۆمەڵانەیە بە عامەتەن بەبێ جیاوازی بەس بە شێوەیەکی مۆدێرن بە شێوەیەکی هەڕەمەکی نا دەردی ئەو کابرایاڵە کابرا لە کەلارە جەنازەی مناڵەکەیان بردۆ بۆ دوکان ئەمە بەڕاستی کارە ساتە ئەمە زۆر داواکاریەکی بەجێ بە هەڕەمەکی نا بە زانستی بەڵێ ئەی دووهەم ئەوەیە ئەم وەزیرە کاک عەبدوڵای حاجی مەحموود لێرەوە لەم بەرنامەی ئێوە لە حتا سەر ئێسقان گلەیمان لێ هەیە لە کەلارەوە هەتاکو وەچێتە هەڵەبجە لە هەڵەبجەوە هەتاکو وەگاتەوە دووەکو زاخۆ هەتا ئێستا ئامادە نییە بەڕێزان کاگێ من تۆ سەروەکی ڕێکخراوەکەی ئێمەی کاک محەممەد جەماعەت هەمووتان بە یەک دەنگ کاک عەبدوڵای حاجی مەحموود ڕۆژێ لە ڕۆژان ئامادە بۆ کەسوکاری کێنفال بینێ ئەچینە بەر دەرگاکەی حرمەتمان ناگرێ بەڕاستی تا سەر ئێسقان گرەیمان ئەمە دوو سێ چیە؟ سێ ئەوەیە یەک کەسمان ئەوە کاک ئەحمەی مام ڕەسوڵ لە زۆر بەرنامە کۆبوونا باسم کردووە حسابی ئەوەی بۆ کەسوکاری ئەنفالی گەرمیان نەکردووە یەک کەسمان موچەمان نییە ئەمە هیچ ئەمە حەقێکی شەرعی خۆمانە کاکە ئەمە داوای ئەوەی لێ ناکەین ئێمە لی پاڕێنەوە هینە چنار خان وەزیری شەیدان بوو 2006 چوومە لای ئەو کوڕە ڕەحمەیەم لەگەڵا بوو دایکی ئەو کاک نیزامە ئێستا قسەی کرد والله 2 ساعات بوونەوەی 2006 ئەوانش با ئینسان حەقێکیش بڵێ 2006 دەخیلەکە پڕ بوو سەردەمی کە عەبدوڵا ئەزانی بۆ چوومە لای ئەو کاتە خۆی علاقەی بە دەخیلۆنێ آخر لە 2005 ەوەی تر بودجێ عێراق ئەمەندە زۆر بوو ئەوانە پارەنیە کاکە گیان ڕوخسەتێ مایکە پێنیە بە ساقەی چاوە ڕوخسەتە مایکە پێنیە خۆ کەس گوێی لێ نابێ لەمیشی تێکەویت و دەنگی خۆشتە ناگا کاک ڕەنجگیان با ئەزیکەم 2006 کە ئێمە چوین نەچوین لە چنارخان سوالکەین چوینە حرمەتێکی زۆری لێگرتوین هەتا آخر نەفەس کۆبوونە زۆر باشی کرد زۆر دڵخۆش بوو وەڵاهی گریاوە بەڕاستی ئەی چاوم بە خەڵکە ئەکەوێ ئەگریا بەس کە عەبدوڵات تۆ کەسێکی لەناو مەعاناتی کەسوکاری ئەنفالەی چۆن ئامادەنی من نوێنەری ئەنفال مێم بەر دەرگاکە دەرگام لێگەیتەوە ئینشاڵڵا بتوانم بەرنامەیەک بۆ ژنی شەهید و ئەنفال بەڕاستی ئێمە حتا سەر ئێسقان گلەیمان لێت دەستخۆش زۆر سپاس بەڕێز دەست خۆش زۆر زۆر سپاس خوا حافیز زۆر زۆر سپاس بۆ هەموو لایەکتان بەخێراتن سەرچاوم ئیتر خۆتان ماندووە بن درێژتری بکەمەوە